بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاتان لەبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە ڕۆژێکی نوێ و لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا هاتین خزمەتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ڕۆژمان جێگی سوود و ڕەزامەندی ئێوەی عەزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەیانتان باش ئاسوودە و کامەران بن لە هەر پێک دەمان بینن گوێتان لێمانە بەختەوەر بن. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار بە هاوکاری هاوکارانمان لە پەیام کۆمەڵک بگۆ بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژ لەگەڵ ئێوەی عەزیزدا دەبین ئێمە دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێننەوە. ئازان لەو بابەتانی ئەمڕۆ بۆتان باز دەکەین پرۆژەیەک ڕاگەێنراو لەلایەن چەند چالاکەوانێکی مافی ئافرەتانەوە بزانین ئەو پرۆژەیە چییە کە باز لە پاراستنی خێزان دەکات بۆ چۆن ڕێکارەکان وا بکەیت ئەو ڕێکارانە چین کە دەبنەوەی مایەوەی کە خێزان پارێزراو بێت چ لە ناوخۆی خێزان چ لە دەرەوەی خێزان و هەروەها ئەو ڕێنمایانە چین کە خێزانێکی سەلامەت و سەقامگیر و دوور لە تونوتیژی بێتە ئارا و هەروەها کۆمەلگا تا چەند کاریگەری هەیە لەسەر پاراستنی خێزان و کۆمەلگا و دەوروبەر چۆن وا بکات کە خێزانەکان پارێزراو بن و ئەندامانی خێزان چۆن بتوانن لە ناوخۆی خۆیاندا تەباو ئاشتاوای لە نێو خێزانەکاندا بەرقرار بێت. بەڵایزان بابەتێکی تریش کە دەمانەوەی قسەی لەسەرکن کە بۆ ئەمڕۆی کۆمەلگای کوردی زۆر پێویستە ئەویش ئاشنابوون و دۆستایەتی و وەروەها هاوڕێیەتیکردنی کتێبە جیهانی کتێب و زانیاریەکانی ناو و کتێب و خوێندنەوە دەکات کۆمەلگایەکی ڕۆشنفکر و هەروەها خوێنەوار بەرهەم بێت. پرۆژەی دۆستانی کتێب یان چۆن ببینە دۆستی کتێب قسە لەو بابەتەوە دەکەین لەگەڵ سەرپەرشتیاری پرۆژەی دۆستانی کتێب بۆی بزانین چۆنی و وەروەها زیاتر ئاشنابین بە دنیای کتێب و هاوڕێیەتی لەگەڵ کتێب. لەگەڵ بابەتانە و بڕگەی لەگەڵ پامێرانمان دەبێت کە زانیاری لە شار و شارۆچکەکان وەردەگرین دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین یەکەوە بینەری دەبێت. پرۆژەیەک هەیە بە ناوی پرۆژەی پاراستنی خێزان بێگومان پاراستنی خێزان و وەروە خێزانێکی تەندروست و بەختەوەر دەبێتە بناغی کۆمەلگایەکی سەرکەوتوو بێکێشە و گرفت. وە قسەکردن لەسەر چۆنیەتی پاراستنی خێزان بە تایبەت لەم بارودۆخەی ئێستا کە لە هەرێمی کوردستان و جیهان بە شێوازێکی گشتی تێکەوتووە چۆنی بکەین چی بکەین چۆن خێزانەکانمان بپارێزین. بۆ قسەکردن لەسەرم بابەتەش خاتووری زۆر بەڕێز مامۆستا نەرمین مستەفا چالاکەوانی بواری مافی ئافرەتانمان لەگەڵ لە ڕاستەخۆ لە ستۆدیۆ. مامۆستا زۆر بەخێر بێن. ئەگەر باس زۆر سپاس باز لە پرۆژەی پاراستنی خێزان بکەین مەبەست لە پرۆژەی پاراستنی خێزان چییە؟ پرۆژەیە چۆن دەست پێ کرد؟ ئامانج لە پرۆژەی پاراستنی خێزان لە چیەوە سەرچاوی؟ بەڵێ تەبان ئەم بیرۆکەیە لەو سەرچاوی وەرگرتووە کە کۆمەڵگەی خۆمان ڕۆژ بە ڕۆژ کێشە خێزانەکان تێ زیاد کە ئامارەکانی هەمووی ئەومان پێڵێن کە مەسلەی خۆکشتن و خۆسووتان و خیانی زەوجی و ئەمانە هەمووی زیایک جابوونەوە ئەمانە هەمووی زیایی کردووە
هۆکاری ئەمانە گەڕێتەوە بۆ پەرتەوازەبوونی خێزان، بۆ هەڵوەشانەوەی خێزان، بۆ لادانی ئەو حاڵەتە ئاسایی کە خێزانی کوردی لەسەر بووە، کە خێزانێکی تۆکمە و پێکەوە گرێدرا و خێزانێکی پەیامدار و پەروەردەکار بووە. ئێستا وردە وردە بەهۆی ئەو کێشانی کە لە کۆمەلگای ڕوئەیە کە لە کێشەی ئابووری خۆی گرێتەوە، کێشەی کۆمەڵاتی خۆی گرێتەوە، کێشەی بێکاری خۆی گرێتەوە، مەسەلەی ڕاگەیاندن دەوریە تەکنۆلۆژیا، دەوریە سوۆسیال میدیا، دەوری ئەمانە هەمووی هۆکارن بۆ زیادبوونی کێشەکان. بۆیە کێشەکان کە زیایی کردووە ئێمە وەکو خۆمان هەستی پێکەین، چکە لەناو خەڵکە ئاژین ڕوبەڕووی کێشەکان ئەبینەوە، خەڵک ڕوومان تێگاکەی زیێتە لامان کە کێشەکان زۆر زیای کرۆ، دادگاکانی شاید حاڵی و حاڵەتەن کە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیابوونە. پێم خۆش نییە ئەم قسەیە بکەم، ئەم قسە ژووکو ترساندنی خەڵک نایکەم، بەڵام واقعەکە ئێمە تیا ئەژین، ناکرێ بێ دەنگبینەی، ناکرێ پەردەپۆشی شیکەین. کێشەیەک هەیە ئەبێ چارەسەر بکرێ، ئەبێ هەوڵی بۆ بدرێ، ئەبێ پرۆژە بخرێتە کار بۆ ئەو بوارە. ئەمە وای لێ کردین کە بیر لەوە بکەینەوە چی بکەین بۆ پاراستنی خێزان، چی بکەین بۆ گێڕانەوەی خێزان بۆ سروشتی خۆی کە سروشتێکی تۆکمە و پێکەوە گرێدراوی کۆمەڵایەتی تون و تۆڵە ناو خێزانی کوردیە. بۆیە لە 5/12 وەرکشۆپێک هەبوو، وەرکشۆپەکە یەکگرتووی خوشکان دەستیان خۆش بێ ئەوان سازیان کردبوو، ئەو ڕێکخراوانەیە ئەو کەسایەتیانی کە لێوە بانگێش کرابوون، دواتر بڕیارماندا بیرۆکەیەمانلا دروست بوو کە پرۆژێک دروستکەین بۆ پاراستنی خێزان. خۆی پرۆژەیەک هەبوو، بەڵام دوای پرۆژەکە فراوان کرا، بڵین خەڵکی لە دەور کۆکرایەوە. تقریبەن سەرەتا 19 ڕێکخرا و ئێمە هەوڵمانە بۆی ئیش لەسەر ئەم پرۆژەیە بکەین. دواتر 27 پانێڵێکمان کرد. ئەم پانێڵە بۆ هۆکاری ئەوەی کەوا دەنگدانەوەکو سەدایەکی باشی هەبوو، خەڵکانێکی زۆرمان بانگێش کرد و ڕێکخراوانێکی زۆرمان بانگێش کرد بوو کە معنین بە مەسەلەی خێزان و لایەنی پەروەردەیی. هەر لەوێ تقریبەن ژمارە ڕێکخراوەکان گەشتە نزیکەی 24 و برەوسی ڕێکخراوە چێکە کۆبووینەتەوە لەسەرەوەی کەوا بتوانین لە داهاتووە چۆن بەرنامە ڕێژی بکەین، چۆن هەوڵ بین بۆ پاراستنی خێزان. لە پانێڵەکەیە کۆمەڵی ڕاستپاردەمان بۆ گەڵاڵە بوو. ئەم ڕاستپاردانە هەنێکی تایبەتە بڵین بە ڕوو لە زانایانە کایەتی زانایان ئیسلامیەکە کە بێمە بچین لەلایەن قسە بکەین کە لە ڕێگەی مینبەرەکانەوە، لە ڕێگەی فتوواکانەوە، لە ڕێگەی ڕێنماییکردنی خەڵک یا وشیارکردنەوەی خەڵک لە ڕووی شەرعیەوە بۆ خێزان، ئەوان کۆمەڵێک ئەرکەکەوێتە سەرشانیان، کۆمەڵێک ئەرکەکەوێتە سەر وەزارەتی ڕۆشنبیری بۆ دانانی سانسۆر لەسەر ئەو کەناڵانەی کە خۆمان ئەبینین چۆن ینی هۆکارێکە بۆ هەڵوەشانەوەی خێزان، هۆکارێکە بۆ لادانی تاک، هۆکارێکە بۆ دروستکردنی کێشە خێزانەکان بەڕاستی، چکە ئەوەی کە لەوێ نمایشەکرێ هیچ شتێکی تقریبەن لەگەڵ واقع و کولتور و دابوونەرویت و حتا ئیمکانێتی خێزانی ئێمەیە یەک ناگرێتەوە. بۆیە کاتێک کە گەنجی ئێمە سەیری ئەو درامانە ئەکا، سەیری ئەو کەناڵانە ئەکا، حەزەکە بچێتە ئەو واقعە، بەڵام ناشتوانێت بگاتەوە واقعەکەی، چونکە ئەو واقعە زۆربەی لەگەڵ کولتوری ئێمە جاری یەک ناگرێتەوە، لەوانێ لەگەڵ ئاینی ئێمە شایەک نەگرێتەوە، لەگەڵ ئیمکانیەتی تاکی ئێمە یەک ناگرێتەوە کە ئەمە وای لێ ئەکە ئەم تاکە تووشی کێشە بێت. لەوانەیە کێشە بۆ خێزانەکەی دروستکە، بیاوێت مەسەلەن پێداویستی زۆر و خێزانەکەی ناتوانێت بۆی بکە، یا خێزانێکی تازە کە دروستە بێ کە ئەچێتە پرۆسەی خێزانی ئەوێ هەموو شتێکی لە بەردەستا بێ. ئەم هەموو شتش دانی ناکرێ بەردەست بێ، بێت تۆ لە سەرەتاوە لە خاڵێکەوە دەست پێ بکەی، دوای وردە وردە دروست ببی. مەسەلەن منێک دایکی من نەنچی من کاتێکە خێزانی دروست کردووە، سەرەتا زۆر بەشتی ئاسان و بەسیط دەستی پێکردو، دوای ئەوە توانیوێتی خۆی بگرێ. خێزانەکان سەرەتا مەسەلەن کوڕێکی ژنی هێناوە، دوو کوڕی ژن هێناوە، هەر لەسەر ماڵ بوون، دوای کەزانی وارە مەسەلەن خانۆکە جیان نابێت و کوڕی گەورە هەوڵی یاوە جیابێتەوە، دوای ئەوە کوڕێکی تر ژنی هێنا ئاوا دانەدانە لە ماڵ ڕۆشتونەتە دەرەوە. ئێستا خێزان وای لێ هاتۆ بە کچانیش و کوڕانیشەوە، ئەم مافی خۆیانە، مافی خۆیانە لەگەڵ ئەوەی کە مافی خۆیانە سربەستانە و ئازادانە لە خێزانێکی سربەخوا بژین کە من ڕام وایە خێزانیان سربەخۆ بێ، ئەبێ قەنەعەتیان هەبێ بەوەی کەوا جارێ لە سەرەتاوە بە شتێکی بەسیط دەست پێ بکەن، دوای خۆیان بگرن، لەسەر پێی خۆیان بۆسن. وەکوتمان هەنێک لەم ڕاستپاردانە ڕوو لە وەزارەتی ڕۆشنبیریەکە بۆ سانسۆردانان لەسەر سوۆسیال میدیا، لەسەر هەنێ لە پەیجەکان، هەنێ لە مەسەلەن کەناڵەکان بەڕاستی کە ئەوە ئەگەڕێتەوە بۆ مەسەلەن هەوڵی خەڵک خۆشی کە هەوڵ با بۆ نەهێشتنی ئەو کەناڵانەیە، بۆ داخستنی ئەو کەناڵانە کە خزمەت بە کولتوری کوردی ناکەن و بە خێزانی کوردی ناکەن. هەنێکیان مەسەلەن ڕوو بەڕووی بەڕێوەبەرایەتی مەسەلەن تونوتیژی خێزانە بێتەوە، هەنێکی ڕووبەڕووی
وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێتەوە لە ضمنی ئەمانە هەمووی کە ئەم هەوڵانە هەمووی درا دواتر شتێکمان دروستە بێ بیبینە پەرلەمان بۆی بتوانین چی بکەین لەوێ بۆ ڕزگارکردنی خێزانی کوردی و بۆ پاراستنی خێزانی کوردی. زۆر باشەوە سەلامی لە کۆمەلگای کوردیدا ینی ئێوە چی وای کرد کە بی لە پرۆژێکی وا بکەنەوە ڕووداوەکانی ناو خێزانەکان خێزان بەگشتی لە کۆمەلگای کوردی دەوای کرد کە ئێوە بی لۆ بکەنەوە کە خێزان بپارێزرێت واتە نەپارێزراوی خێزان بۆ چیە گەڕێتەوە لە کۆمەلگای کوردیدا؟ پێم وتی ینی ئەو هۆکارانی کە ئێستا خێزانی کوردی پێاتێ بەڕێ بە تایبەتی ڕاگەاندن و سوۆسیال میدیا هۆکاری سەرەکی دروستبوونی کێشە خێزانەکانە. ئەمە وای کردووە کەوا کێشەکان زیابێ قەیرانی دارایی یەکێکە لەوانە بێکاری یەکێکە لەوانە کەوای کردووە لاسایکردنەوە کەمە حاڵەتێکی کۆمەڵاتی کێشەیەکی کۆمەڵایەتیە نەبوونی قەناعەت ئەمانە کێشەی کۆمەڵاتی وای کردووە کە خێزان بۆ ئاراستەیە بڕوا کە ئەم هەموو کێشە ڕوبەڕووی خێزان بێتەوە بۆ نمونە جاران گەنج کە خوێندنی تەواوە کرد هەوڵیا بەشن پیشەیە کابگەڕێ ئێستا ئەمە بەپێ و ئامارانی کە لە لامانە تقریبا 1,300,000 کرێکاری بیانی هاتۆ لە کوردستان و لە کوردستانە ئیشەکە ئەی باشە گەنجەکەی خۆمان بۆ لە ئیش نییە ئێمە خۆشمان نزیکەی 1.5 ملیۆن گەنجمان هەیە کە بێکارە ئێستا لە حاڵی حازرا و بڕوانامەشی هەیە و بە بێکاری لە ماڵە دانیشتۆ ماڵۆ مەسرفەکەن آخر ئەم ناهاسەنگێ بۆچی لە کاتێکا کە ئیشێک هەیە گەنجیمە پێی ئەی بەو ئیشە بکە بەڵام لایەکی تریشەوە سەیرەکەی گەنجی ئێمە ئەو هەموو مەترسی ڕوبەڕووی ژیانی خۆی و خێزانەکەی کاتەوە ئەم هەمووە لایەنی مادیە ئەبات و ئەڕوات ڕوو لە تاراوگە ئەنێ بۆ ئەی لەوێ ئیش و کارێک و مەسلحەتێکی دەستکرد بە حساب خۆی دروستکا لەوێ ئەی باشە چ لەوێ چیەکە ئەچێ لەوێ بە پێشهادەکەی تاعین نەبێ لەوێ نەبابە لەوێ تاعین نابێت بە پێشهادەکەی خۆمان نەزانین لەوێ چیەکەن ئەو ئیشەی لەوێ ئەیکا ئەسڵەن وانێ ڕووی نییە هەرکە هاتەوە بڵێ من لەوێ فلانە ئیشەکەم لەوێ ئیشێکەکە ئەگەر لێرە بیکە زۆر دەستکەوتەکەی زیاترە لەوێ بۆیە ئەمە وای کردووە کە کێشە خێزانیەکان زۆر ئەنی ماڵی وا هەیە خانی فرۆشتووە عەفوو خانی فرۆشتووە 80 وەرەقە 70 وەرەقە یا بە گەنجی بڕات بۆ تاراوگە ئێ باش هەر ئەم 70 وەرەقە 80 وەرەقە تۆ لە وڵاتەکەی خۆتا بیکە بە دەزمایە و بیکە بە دەزمایە ئیشێکی پێ بکە تۆ هەم خۆت دەستکەوتە بێ هەم خەڵکانێکی تریش لە ڕێگەی تۆ مستەفید دەبن لەبەرەوە شتەکان ئاوای لێ هاتووە کە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەست ناکەی لایەنە پەیوەنددارەکان بەرپرسیەکە من بۆ منە گەنجێک لێرە خزانکۆتەوە کاچێت هەوێ دەبێتە گارسۆنێک یان ژینگە پارێزێک لەسەر شەقامەکان دەبینی لە وڵاتانی گیانی پێشکەوتوو کۆمەڵێک ئیش هەیە زۆرتری موچیانێ یعنی ئێستاکە من دەیان گەنجەناسم ئامادەیان هەیە زۆر پێشیان خۆشە ژینگە پارێز بن بەڵام سیرکردنی دیدگای کۆمەلگا بۆ ژینگە پارێزێک یعنی تەسەور کە برادێک وتی بەس لەبەری وازم لێو ئیشێنە ئەیان وت ئەگەر تۆ ئیشە بکەی ژنێ نادنێ ینی کۆمەلگاکەش خۆی هۆکار نییە بۆی وا بکات گەنجەکانیش کۆمەڵێکیش هەیە نەیکەن چووکە پێوەری هەڵسەنگاندنی قورسایی مرۆڤەکان ئێساکە بە ئیشەکانیانە ئێمە هەڵیسەنگەی نەک بە ڕەوشت و ڕەفتاری بەڵێ کۆمەلگا کۆمەڵێت تێڕوانینی هەڵی هەیە بۆ هەموو شتەکانی ژیان بۆ هەموو شتەکانی ژیانی ڕۆژانە بەڵام ئەم تیاڕوانینە هەڵی کۆمەلگا نابێ ببێتە بربەست لەسەر لە پەکخستنی توانای گەنجەکان ئەو گەنجە بێ ئەوە کەسایەتی بەخۆت بێ ئەوە متمانی بەخۆی هەبێ بتوانێت لە پێناو دروستکردنی ژیانێک بۆ خۆی کۆمەڵێک چۆنەڵی هەوڵ با کۆمەڵە بربەست بشکێنێ کۆمەڵە تێڕوانینی هەڵە وەکو بڵێ هین کاتەوە بوچەڵ کاتەوە بۆیە یەکێک لە هەوڵەکان ئەبێ ئەوە بێکەوە ئێمە هەوڵ بین ئەم تێڕوانینە هەڵانە لە کۆمەڵگەی خۆمانە هەڵوەشێنینەوە خاڵێکی تر لایانی پەیوەندیدار بەڕاستی لایانی پەیوەندیدار هۆکاری سەرەکیە بۆ دروستبوونی ئەم کێشانە کاتێک کە گەنجێ بڕوانامە ئەهێنێ ئێمە کۆمەڵی خەڵکمان هەیە لەوان کە خانە نشین بکرێن نایکە تو ئەمانە خانە نشین کە کۆمەڵە گەنج بێنەرە پێشەوە کۆمەڵە گەنج بێنەرە پێشەوە کە بە عقلیەتی تازە و بەستایلی تازە خزمەت بە کۆمەلگا بکە نەک تۆ ئەچیتە مەکتەبێت 40 مامۆستا 60 مامۆسای هەیە هەنییان ئەوەنت بەتەمەنن هەر کۆمەڵە حسەی کەمیان ئێنێ ناتوانێت بچێتە پۆلەوە خۆناحەقی نییە من هینی ناکەم ینی سەرزەنشتی و مامۆسای ناکەم تەمەنەکەی وایە هەنییانەڵێن ئێمە گەر خۆمان خانە نشین کەین موچەکەمان کەمە بێتەوە لەبەرەوە ینی بەو تەمەنەوە بۆ هەموو نەخۆشی و ناڕەحەتی و فەقەرات و ئازاری جمگە و نازانم چی و تەحملێەوە کە هەر دەوامەکە بکە بەڵام لەوێشە ئەی باشە ئەو خزمەتەی پێ ناکرێت کە ئەمڕۆ پێویستە باشە وەکو ئا جێگەی گرتبێ ئەمانە خزمەتەکانیان بۆ کەم بکرێتەوە بۆی خزمەتی خانە نشین کەم بێتەوە و کۆمەڵە گەنج بهێنرێنە پێشەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر لایەنی پەیوەندیدار لەوەی کەوا خەم لە خەڵک ناخوا بەڵام ئەمانە هەمووی ناچێتە ئەوەی کەوا ئێمە هەموو تاوانەکە هەر بڵین ئەوان فعلەن ئەوانن
بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ نابێ بۆستی کەرتی تایبەتێ ئیشی لێ بکەیت مەسەلەن خۆت بێ بیرۆکەت هەبێ بۆ دروستکردنی ئیش لە ئیشی بچووکەوە دەست پێ بکەیت تا گەورەیەکەی لەبەرەوە ئابم شێوازە مەسە من خەڵک ئەناسم یەک عەرەبانەی پێ بەس نۆکاوە فرۆشێ سیاری وەنەوش دوو سێ سیاری هەیە خانووی هەیە لە گەڕێکێکی ڕاقیە ئەمە بەمە توانێتی ئەمە بکە بەس گەنجێک ئەم تەحەدایە ناکە گەنجێک بۆ کەسایەتی خۆی یا تعلیقی برادێکی یا تعلیقی ماڵە خەزورانی یا ئەوەی کە لەوە بترسێ ژنی نایانێ ئەم تەحەدایانە ناکە بۆیە کەواتە لایانی پەیوەندیدا جێڕوانینی کۆمەڵگە کاریگەری زۆریان هەیە لەسەر دروستبوونی ئەو حاڵەتانە ماوەسەڵامی لە تەنیش پاراستنی خێزان لە تەنیش ئەو پرۆژەیە ئێوە کارتان لەسەرەوە نەکردووە کە خێزان دروست ببێت دەبین لە ئێستادا دروستکردنی خێزان و زەواج و هاوسەرگیری زۆ پاشەکشەی کردووە هەر بۆ لە من برادێک دوێنێ قسەی بۆ کردم کە دەویست زەواج بکە لەگەڵ خوشکێکە لەبەر کێشەی ئاڵتون و کۆمەڵێک بابەت هەردووکیان کە دڵیان بەیەکەوە بۆ هەڵوەشاوەتەوە لە تەنیش ئەم پرۆژانە ئێوە تا چەند گرنگی بەم بابەتە دەدەن بەڵێ بەنسبەت دروستکردنی پرۆسی هاوسەرگیری بە کۆمەڵ لە سلێمانی خۆشبەختانە تا ئێستا چەند هەوڵێک درراوە چەند حاڵەتێکی وا کراوە کۆمەڵێک ڕێکخرا و سەرقاڵی ئەو حاڵەتەن تا ئێستا چەند جار کراوە ئەمە ڕێکخراوی خۆمان دەستگاخانی بەیان ئەو حاڵەتەمان کردووە بەوەی کەوا ئێمە مەسەلەن خۆلیان بۆکەینەوە ڕێنمایان ئێنێ لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی یاساییەوە لە ڕووی شەرعیەوە تەنانەت کابێ ئەم دوو گەنجە ئەم شتانە بزانن اینجا بەرچاوڕوون بچنە ناو پرۆسی هاوسەرگیری لەگەڵ ئەوەشە هاوکاری مادی کراون بۆ ئەوی کەوا پرۆسی هاوسەرگیری بە کۆمەڵیان بۆ دروست بکرێ بتوانن ئەوانەی کە ئیمکانێت یانە بچنە ژیانی خۆیانەوە لەوەشە ئەبێت یعنی ئێمە دەوڵەمەند هاوکارمان بێ کەرتی تایبەت هاوکارمان بێ ئەم کێشە خێزانیانە کە دروست بۆ تەنها من وەکو ڕێکخراوێک ناتوان چارەسەریکەم باشە دەستگایەکی حکومی بەتەنیا ناتوانێت چارەسەریکە ئەبێ هەموو پێکەوە هەرێکۆ پشکێکمان بەرەکەوێت کەسێک پشکی ڕێنمایی بەرەکەوێت کەسێکی تر پشکی مادی بەرەکەوێت کەسێکی تر پشکی هەوڵەکەی بەرەکەوێت لەو بینە وەسیتێکە لەبێ بۆ جوڵاندنی ئیشەکە کەواتە ئێمە ئەبێ عقلێتی کەرتی تایبەت یعنی سەبۆ نمونە دەوڵەمەندمان هەیە بەس ئەڵێ مناڵی بێ باوک بەس ئەڵێ نەخۆشم ئەوێ بەس ئەڵێ مەسەن ئەوەم ئەوێ ینی خەڵکی زۆر فەقیرمەوێ باشە ئەم گەنجە فەقیرێش بۆی تۆ لە هەڵە و لە تاوان و لە کۆمەڵێشت دووری خەیتەوە بیهێنی لە خێزانێکە دایمەزرێنی ئەمەش خەریکی گەورەیە ئەمەش بەرپرسیارەتێکی گەورەیە بۆیە ئەو شتەمان کردووە مەسەڵ ئێمە خێزان هەبووە کەسێک هەبووە زەرەنگەرێک بۆ کە من دەستخۆشی لێکم تا ئێستش نە ئەو منی بینیەوە نە من ئەوم بینیەوە نە من ئەیناسم و ناویشی نازانم کە ئێمە ئەم پرۆژەیەمان هەبوو بۆ وشارکردنەوەی خێزان دواتر پەیوەندی کرد لە ڕێی کەسێکەوە وەسیت بوو لەو بیناوتی من ئەمەوێت زەکاتی ئاڵتونەکەم بە ئاڵتون دەرکەم ئەگەر کەسانێکتان هەیە مستحقی ئەوە بن کە هاوکاری بکرێن و ئەوانە ئێمەش کۆمەڵی خەڵکمان بۆ دیاری کرد یەکی 10 مسقاڵاتۆنی بەهەدی هاونەتێ کە ئەم 10 مسقاڵاتونە بەڕاستی گەنجێک ئەتوانێت پێی بچێتە پرۆسی هاوسەرگیری بۆیە ئەبێ خێزانیش دەستبار بێ بۆ نمونە کاتێک کە کوڕێک لە ماڵێک کاژنە هەنێ ئەم کوڕە خوشکی هەیە برای هەیە مامی هەیە خاڵی هەیە پوری هەیە ئەگەر هەرێکێ لەمانە وەسائلێکی ماڵی بۆ بکڕن ماڵەکەش توانێت پێکەوە بنێ ئەگەر خۆشیان قەنەعەتیان هەبێ و هەرتوان زۆر بە سادەی دەست پێ بکەن بەڵێ ئێمە ئەو هەوڵەمان هەیە و هیواداریشم لێرە و ئەم پەیامە بگاتە کەرتی تایبەت بگاتە خەڵکانێک کە دەوڵەمەنن بێن بە دەم ئەو پرۆژانەی کە ئێمە هەمانە بۆ ئەوی کەوا ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوانەوە خەڵکانێک دەستگیرۆی بکەن و بچنە ژانی هاوسەرگیری خۆیان ماوەستا نەرمی زۆر جار بنەماڵەیەک یا خانەوادەیەک خێزانێک بینین لە ڕووی مادی شۆ گرفتیانێ و بە پێچانەوە ڕەنگە زیاد لەوەش کە پێویست بێ هەیەەوە بەڵام دیسانە تووشی کێشۆ گرفتە بن و جیاببوونەوە دروستە بێ و جیاببوونەوەی خێزانێک کۆمەلگاکەش سەلەبەری تێگەچێ ئێوەش پرۆژێکتانەیە بەناوی پرۆژەی پاراستنی خێزان دەمێت سەرنجت بۆ شتێک ڕابکێشم دیسانەوە لەسەر دیدگای کۆمەلگا بەداخەوە کۆمەڵێک زاراوە هەیە نازانم هیوادارم لە سەرچاوی غەڵەتەوە نەهات من ئێمەش نەکەوینە هەڵەوە لە جیهانی ڕۆژاوا یاخود لە وڵاتە پێشکەوتوەکان بەداخە هەرچەند ئەوانش لە ڕووی خێزانەوە ئێستا ئەگەڕێنەوە بۆ خێزانگەر پیاوێک ڕێز لە خانمەکەی بگرێ لەگەڵ ژنەکەی باش بێ پیاوێکی بە پێڵێن جەنتڵمانە یانیسانێکی ڕێکپێکە خۆش ڕەفتارە لای ئێمە ئەگەر پیاوێک ڕێز هەتا ڕەنگە لە ڕووی مادیشەوە وەزعی باش بێ بەڵام ناوێرێ لە ترسی کۆمەلگا ڕێز لە خێزانەکەی بگرێ پێڵێن مونەر مێڵێندانی ژنانیە مونەر من نازانم بەداخەوە لەنا قەوسێکە
کورد هەنێک مستەڵاحی تریش بەکارێن یعنی بۆچی پیاوێک لە کۆمەلگایەمەیان نەوێرێ لەبەر ترسی دیدگای کۆمەلگا لەبەرەوەی پێی نەڵێن تۆ ئەماوایت بۆی مونەرم نەبێ بێ لەگەڵ خێزانەکەی خراپێ هەر ئەمەش دەستپێکی سەرچاوەیەک نییە ئەو لەبەر ترسی دیدگای کۆمەلگا وا بکە ئیتر خێزان لە هەنگاوی یەکەما بێ پیاوەکە زاڵم بێ تووڕە بێ ئێمەش لە کۆتایە دوو مرۆڤێکەوە ژین گرفت دروسە بێ تا چەند گرینگە لەم پرۆژەی بەڕێستان یاخود هاوشانی پرۆژەکان کۆمەڵێک دەستەواژە هەیە یان کۆمەڵێک دیدگای کۆمەلگا هەیە بۆ خێزان و بۆ پیا و بۆ ئافرەت کە ئەمانە ئیتر ئەوەن ینی وایان لێ بکرێن نامۆ ببن خەڵک نەبێت خەڵک لە ڕووی نییە بەکاری بێنێ دژی ئەم جۆرە لە دەستەواژانە بن بۆ پیاوێک لەوێ جێنتڵمان و ماسەفاتێکە کەشی لێرە ئایبەیەکەوە گەر پیاوێک حتا بوونمە دەرگا بۆ خێزانی بکاتەوە لە ئۆتۆمبیل لەگەڵی سەرکەویان لە ماڵ و لەگەڵی باش بێ ینی چەند گرینگە ئەمە ئەم بابەتانە ئیتر هەڵوەشێتەوە با فاکتەری سەرەکیە و پێ بڵێم ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە خێزانداوە باشە لە 146 شوێنە لە قورئانی پیرۆژدا ئاماژەی بە خێزان کردووە دا یاسا و دەستور و کۆمەڵێک ڕێکاری بۆ داناوە کە بەم شێوازە خێزانداری بکرێ بەم شێوازە لەگەڵ ئافرەتە مامەڵە بکرێ بەم شێوازە ڕێز لە ئافرەت بگیرێ باشە لەم 146 شوێنە کێ لە ئێمە هەمووی ئەزانێ لەکوێیە لەکوێ باس کراوە چۆن باس کراوە باسی چی کراوە کامەیە یاساکان باشە کەواتە هەتا دوورکەوتنەوەی ئێمە لە سنووری لە بازنی ئیسلام هەتا لە چەقی بازنەکە دوورکەوینەوە سەر لێشێواوە بین هەتا لە چەقەکە نزیک بینەوە هەر کەس مافی خۆی ئەزانێ هەر کەس ئەرکی خۆی ئەزانێ هەر کەس ڕێز لە بەرامبەر ئەگرێ باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یارمەتی خێزانەکانی یاوە دەستکی یاوە خۆی جلەکانی خۆی شتۆ خۆی جلی خۆی پینە کردووە هەویری شێلاوە ڕێزی لە خێزانەکانی گرتووە پێغەمبەرایەتی کردووە دەوڵەتداری کردووە سەرۆکی هەموو ڕێخستنەکانی جەیش بووە باشە ئەمە هەمووی کردووە لەگەڵ ئەمە هەمووشیا فریای ئەوەش کەوتووە کەواتە هەتا وەکو وتم خەڵک لە دین دوورکەوێتەوە مامەڵی لەگەڵ یەکترا نەک لەگەڵ خێزانەکە لەگەڵ یەکتریشە مامەڵی لەگەڵ یەکترا ناتەندروستە بێ مامەڵی لەگەڵ یەکترا وشکتر و ڕقترە بێ من چی وام لێکا کە لەگەڵ ڕێز لە هاوسەرەکەم بگرم ئاینەکەم وام لێکا کە ڕێزی لێ بگرم چکۆ من کۆمەڵی ئەرکم هەیەش کۆمەڵی ئەرکی هەیە لە بەرامبەرە ئەو کۆمەڵی مافی هەیە لەسەر من میش کۆمەڵی مافم هەیە لەسەر ئەو کە ئێمە هەردووکمان شارەزا بووین بە ئەرک و مافەکانی یەکتر ئەو کاتە ئەزانین هەرکەس سنووری مامەڵی خۆی سنووری ئەرکی خۆی سنووری مافی خۆی کامەیە بە جوانترین شێوە ئەدایکە کەواتە هۆکاری سەرەکی ئەوەیەکەوە ئێمە نازانین ئیسلام چۆن گرنگی بە خێزانداوە و بێمێش چۆن لەو ئاستا مامەڵە بکەین یعنی هەر کەسێک لە پیاوان خۆی بشو بهێنێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو بۆ کەسایەتیە بە قووەتە کە لە تاریخە یەکەم کەسە لەسەر ئاستی هەموو کەسایەتیەکان توانیمێتی ئەوە بکە بۆ پیاوێکی سادە ناتوانێ بیکە کەواتە ئەمە علاقی بە عقلێتی کۆمەلگاوە هەیە و علاقی بە کەسایەتی خۆشیەوە هەیە یعنی ئەگەر پیاوێک ئەوەنە خاوەنی کەسایەتی بێ ئەوەنە لە پەیامی خێزانداری تێگەشت بێ لە قسەی خەڵک ناترسێ کاتێک کە ڕێز لە خێزانەکە یەگرێ بۆ مەسەل من لە ماڵەکەی خۆمە ئەو کاتێک کە کۆڕۆنا بوو هەموو خێزان لە ماڵەوە بوو فرسەتێکی زۆر باش بوو مەسەلەن ڕۆژێک بەسکردمان هەر بۆ خۆشی بۆی بزان کێ دەستاوی خۆش و کێ خواردنی خۆش دروستەکە ئەمانە هەر ڕۆژەی یەکێکمان خواردنەکەمان دروستە ڕۆژێ هاوسەرم دروستیە کرد ڕۆژێ من دروستمەکە ڕۆژێک مەسەن بە کچەکانمان و ئادەی تۆ شتێکمان بۆ دروستکە ئەمڕۆ یعنی خێزان بریتێ لەوە بریتێ لە یەکتر تێگەشتن بریتێ لە گونجان بریتێ بۆ یەکتر توانەوە بریتێ لە مڕعاتکردنی یەکتر بریتێ لە پرس و ڕاکردن بۆ یەکتر بەس ئەمە لەکوێ جێ ئەمە بێتەوە لەکوێ تو ئەمە دەستەکەوێت لە ئیسلامە دەستەکەوێت کاتێک کە دوورکەوتیتەوە ئەو شتانە شەڵاوشێتەوە لە کۆتاییە هەموو تاکێک یەکێکە لەم کۆمەلگایەوە ناتوانێت بێت تێسی نەبێت لەم کۆمەلگایە ڕەنگە ئەوە تۆ دە تێگەیان یا یەکێک لای ئاسایی وەڵام لە کۆتاییەک هەن ئەکەو نەژێر تێسی ئەم قسانە و خەمیانە بە ژنانی ناوبانگ یاخۆن مونەرم من ئەمانە واکە یەکەم دەواازەی خێزان تر هەڵبۆشێتەوە ینی زۆر جار ڕەنگە بەسیتر دڵنیام کەیستان لایە بەڕێستان زۆربەی هەڵۆشانەوەی خێزانەکان لەبەر ڕێزنەگرتنی یەکتریە ینی لێدان و جنێ و تووڕی ئەمانە چی بکرێت لە کۆمەلگا ینی پەیامت چییە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕێکخراوەکان کۆمەڵێک دەستەواژە هەیە ئیتر نامۆ بکرێنەوە دژیان ئیش بکرێت چۆن ئێساکە پرۆژەیەک ئاوا لەم بابەت هەیە کە زۆر گرنگە بوو شتێکیش هەبێ کۆمەڵێک شت هەیە کە دەبنەوەی هەڵۆشانەوەی خێزان ئیتر وەکو عیبەی لێبێت خەڵک لە ڕووی نەبێ بەکاری بێن یەکێک بێ لە ئیشی ئەم پرۆژی پاراستنی خێزانە ئەمیش لە ڕێگەی
ئەو گەنجانی کە تازە ئەچنە پرۆسی هاوسەرگیری بۆ ئەی تەوعیەیان کە هوشیاریان کاتەوە ڕێنمایان پێبە هیچ نەبێت تۆم جیلە تازەوا لێ بکەی هەرچەند خۆشببختانە لە ناو جیلی تازەیان حاڵەتە کەمترە یعنی بۆ نمونە پیاوەکان یارمەتی ژنەکانیانێن بۆ گرتنی مناڵ حتا بۆ شیرکردن بۆ هەنێ حاڵەتی تر بۆ هێنان و بردننی مناڵ بۆ دایانگا بۆ مەسەلەن کاتێک هەردووکیان مۆزەفن ئەیکەن بە تەناو لای مناڵەکان ئەمێنەوە ئەم ئێستا ئەم حاڵەتە تۆزە کەمتر بوو بەڵام پێشتر ئەم حاڵەتە زۆر بوو پێشتر ئەم حاڵەتە زۆر بوو یعنی ئەمە ئەگەر نەتوانین لەوەی کە لای بووە بە یعنی لە عقلێتی لاوعی خۆیان ئیتر ئەمە چەسپاوە ئەبێ بەو شێوازە مامەڵە بکە ئەگەر نەتوانین ئەوە بگۆڕین خۆ دەستمانەگا بە تازەکان لە ڕێگەی ئەوانەی کە تازە ئەچنە پرۆسی هاوسەرگیری ئەتوانین ئێمە هەوڵانە بین بۆ ئەوی کەەوە ئەو شتانیان لە ئاساییکەین و لای تەبیعیکەینەوە کە یعنی جگە لەوەی دوو هاوسەرن پامێکی پیرۆز کاڵێ عقدێکی پیرۆز و میثاقێکی غەلیظ بەیەکیەوە بەستونەتەوە وەکو دوو هاوڕێژ بن وەکو دوو خۆشەویست بن وەکو دوو هاوکاری یەکتری بن بۆی بتوانن درێژە بە خێزانداری خۆیان بن چکە خێزانداری ڕۆژ بە ڕۆژ ئەرکەکانی زیاکە جارێ ئەم دوانە چنە پرۆسی هاوسەرگیری هەر خۆیانن دوایە مناڵیەتە ناوە دوای ئەوەش مەسلەی کۆمەڵایەتیەکە یعنی ماڵی باوانی هەردوو لا ئەوانە هیوادارم گەنجیش خۆی ینی لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بێ بۆ نمونە خۆی بێت بڵێ من ئەمەی ڕێنمایی وەرگرم خۆی بێت بڵێ من ئەمەوێ بەشداری خولێ بکەم ڕاهێنانێ بکەم باشە بەڕای من یعنی قسە زۆرکردنیش یعنی ئەمە 30 ساڵە وەکو ڕێکخرا قسە بۆ خەڵکەکەین 30 ساڵە هاوارەکەین 30 ساڵە لە ڕێگەی ڕاگەانەکەەوە بە نووسرا و بە بینرا و بە بیسرا و ئێمە قسە ئەەکەین کاریگەری باشی هەبوو بەڵام لە مقابلی شاسێرەکەی کێشەکانی زیان کردو باشە ئەگەر ئەم قسانە کاریگەری خۆی کردبێ نابووە کێشەکان و نێزیای کرا بۆیە مناڵم لە قالبی قسە بچینە دەرەوە باشە هەوڵ بین ئەگەر پرۆژەکانیشمان بچووک بێ هەوڵ بین شتی کردداری بکەین بۆ نمونە ئەم سی ڕێکخراوە هەوڵ بن هیوادارم هەوڵ بن یعنی کۆبوونەوەی ئەم سی ڕێکخراوە لە پاراستنی خێزانە هەر عەدەد نەبێ هەر ڕقم نەبێ بتوانن بۆ نمونە سنتەرێ دروستکەن یعنی لەمەودا لە کۆمەڵگەی کوردیان پێویستمان بە کۆمەڵی سنتەری ڕاوێژکاری هەیە بە کۆمەڵی سنتەری ڕاهێنان هەیە بە کۆمەڵی سنتەری ئەوە هەیەکەوە تۆ هەر کاتێک کێشەیەکی خێزانیت هەبوو ڕوو لەو سنتەرە بکەی بۆی کەوا چارەسەر وەرگری پێویستمان بەوەی عەقڵەتی تاکەکان لەو ئاستا بێ ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هەر دروستە لە ڕووی تەندروستیشەوە هەر دروستە بۆ نمونە ژنومێردێکە کێشەیان هەیە ئەبێ لە ڕووی کۆمەڵایەتێکەوە هەردووکیان ئامادەی ئەویان هەبێ بچن گوێ لە چارەسەر ڕاوێژکارێکی خێزانی بگرن باش لە ڕووی تەندروستێکەشەوە هەمان کێشەمان هەیە جاری وە کێشەی مناڵ نەبوون هەیە ئافرەتەکە خۆی ئەیە بە دار و بەردا چەنەها پارە سەرفەکە ئەچێتە لای دکتۆر چەنەها عیلاج بەکارهێنێ پیاوەکەی استعدادی نییە بچێ خۆی پیشانی دکتۆر بابزانێ ئایا هەڵەکە لەمەیە ئێمە چەنەها کەسە ناسین لەوانێ 12 ساڵ ئەم ئافرەتە عیلاجی بەکارهێناوە لە بەرەوەی مناڵی ببێ لە ئەخیرا دکتۆری کەشفی کردووە کێشەی مناڵ نەبوونەکەم هەر هیچ کێشەیەکی نییە کێشەکە لە پیاوەکەیە 12 ساڵ ئەم ئافرەتە عیلاجی بەهەڵی خواردووە باشە یعنی ئەڵەم بۆ کێشە دەرونیەک بۆ کێشە کۆمەڵایەتێکەش و بۆ کێشە تەندروستێکەش ئەم شتە ڕاستە ئەبێ عەقڵێتی تاکی کورد وەکو ڕەگەزی نێر ئیستعدادی هەبێ وەکو ئافرەت گوێ لە ڕاوێژکاری دەرونی بگرێ گوێگرتن لە ڕاوێژکاری خێزانی و ڕاوێژکاری دەرونی ڕزگارمانەکە لە کۆمەڵی کێشەی تر کە ئەڕوا بە پەنهانی پارێکی زۆر ئەیا بە شێخێکی ساختە بە شێخێکی دەستبڕ بۆ ئەی کێشەیەکی خێزانی هەیە نوشتەیەکی بۆ بکە بەشکم کێشەکەی چارەسەر ببێ یعنی ئەمە لە کۆمەڵە کێشەی تریش ڕزگارمانەوە هیچ نەماوە بورە پێشمامڕی بابەتەکە زۆر گرینگە مێ دەکەین کۆمەلگای کوردی ئیتر خێزانی کوردستانی تند و تۆڵتر ببنەوە سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانە دەرفەتمان هیچ نەماوە دەبێت دەستان خۆش بێ لە شتان ساڵ من لێرەوە ئەمەی ئەو پەیامە بگەێنم هەر کەسێک ئەوێ ڕێنمایی خێزانی وەرگێ هەر کەسێک بەشداری خوڵ و ڕاهێنان کە ئێمە لە خزمەتیان بۆی کەوا بتوانین دەستباری بین لە دروستکردنی پرۆسی خێزانە بۆ گەنجەکان دەستێوەش خۆش بێ لە شتان ساڵێ زۆر سپاسان بۆ خاتون مستەفا چالاکی باری مافی یافرەتان سپاس کەمیانی بەرەوە دەستێوەش خۆش بێ و سپاسانەکە بنەوەی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر
ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژمارەی کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام، ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ کەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرندایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. ئەم باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەوە بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕەوە کاری بێت. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاترە خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمە وێناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بابا خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بە دڵنیاییەوە. ئەمە قسێکی جوان. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەند چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکڕن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بەتەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تامی بکە و ئینجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دوبارە سڵاوتان لەوێدازان دەچینە لای پەیامێرانمان لە شار و شارۆچەکان سەرتا دەچینە پارێزگای کەرکووک. پەیامێرمان چیانوری وەردەگرن چی ئاسڵایی خواز دەبێت دوایین زانیاری چییە لە پارێزگای کەرکووک؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی پەیام. کۆبوونەوەیەک هەیە لە بارەگای مەڵبەندی ڕێخستنی یەکێتی لە کەرکووک. دیارە ئەم کۆبوونەوەیە
درێژە پێدەری کۆبوونەوەی هەفتەی ڕابردووە کۆبوونەوەکە لە ئاسی باڵایە لایەن هەموو حزبەکانەوە جگە لە پارتی دیموکراتی کوردستان لێرە لە بارەگەی مەڵبەندی یەکێتی کۆبوونەتەوە دیارە کۆبوونەوەکە تایبەتە بە پرسی خزمەتگوزاری لە پارێزگای کەرکووک نەبوونی خزمەتگوزاری بەرزی نرخی ئەمپێری کارەبا بابەتی ئەو پۆستە ئیداریانەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە کورد وەرگیراوەتەوە و تاکو ئێستا لە نێوان تورکمان و عەرەب دەستا و دەستی پێکرێەوە هەندێک پۆست بە وەکالەت بەڕێوە دەبرێت دیارە لە هەفتەی ڕابردووش باسی پۆستی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان نووسنگەی کەرکووک کراوە کە عەرەب و تورکمانەکان گرفتیانەوە دەیانەوێت ئەو پۆستەش لە کوردوە بگیرێتەوە بە بیانووی ئەوەی کە پێشتر ئەو پۆستە لە لای کورد بوو و لە کەرکووک لە کاتی هەڵبژاردنەکان ساختەکاری ئەنجام درراوە لەبەرەوەی ئەو پۆستە لە لای کورد بووە ئێستا حزبە کوردستانەکان لە ئاسی باڵە لە کۆبوونەوەدان دیارە کۆبوونەوەکە ئێستا دەستی پێ کردووە وا بڕیارە لە دوای کۆبوونەوەکە هەم بەیان نامە دەربکرێ هەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە هەڵوێستی حزبە کوردستانیەکان تایبەت بە خزمەتگوزاری لە کەرکووک تایبەت بە پۆستە ئیداریەکان تایبەت بە پرسی سیاسی لە کەرکووک تایبەت بەو ڕۆژە ناهەموارەی کە کەرکووکی پیا تێئەپەڕێت تایبەت بە پرسی ئەمنی لە پارێزگای کەرکووک کە ماوەی 2-3 هەفتەیە دیسان هەندێک هەڕەشەی داعش هەندێک جموجۆڵی داعش هێزەکانی خچۆتە ئامادەباشیەوە ترس و دڵڕاوکەی دروست کردووە ئەم هەموو بابەتە ئەمڕۆ لە لایەن حزبە کوردستانیەکانەوە باز دەکرێت و دەکرێت لە کۆبوونەوەکەدا لە دوای ئەوەی کۆبوونەوەکە تەواو دەبێت لە بەیان نامەیەکدا لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە هەڵوێستی تەواوی حزبە کوردستانیەکان دو هەڵوێستیان دەربڕن لەبەرەوەی پێچی ئەمڕۆ لە کۆبوونەوەکە باسی خۆپشاندان بکرێ باسی هەڵوێست وەرگرتن بکرێ لە دوای کۆبوونەوەکە دەرەکەوێ ئایا حزبە کوردستانیەکان بەتەمان خۆپشاندان بکەن خۆپشاندانی جەماوەری بەڕێوەبەرن تایبەت بەو پرسانەی کە باسم کرد یاخود نا پەیامێک دەنێرن بۆ بەغا ئەگەر ئەم پرسانە چاک نەکرێت بە تایبەتی پرۆژەی خزمەتگوزاری پرسی سیاسی لە پارێزگای کەرکووک پۆستە ئیداریەکان چارەسەر نەکرێت ئەو کاتە هەنگاوی تر دەکردنە بەر زۆر سپاس بۆ پامێرمان چیانوری لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو بەڵێزان دەچین لای هاوکارمانە دەڵام محەممەد لە سلێمانی ئەردەڵام سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لای تۆ چییە؟ سڵاوتانێ بێ مامۆستا بەڵێ مێسان لە سلێمانی جگەلەوەی کۆمەڵە چالاکی هوەری و سیاسی ئەنجامەدرێت لە هەمان کاتیشە کۆمەڵی چالاکی وەرزشی گرنگ بەڕێوە دەچێت کێکێک لەوان ئەمڕۆ لە خولی پلێکی عێراقیانەی نەورۆز میوانداری یانەی جێشی بەغدا دەکات کامێکێکە لەو یارێک گرنگانە بۆ یانەی نەورۆز کە بتوانێت سەرکەوتنی تیا بەدەست بێنێت هەروەها یاریزانێکی یانی پێشمەرگی سلێمانی لە چەند ڕۆژی ڕابردوو توانی پلەی چوارەمی پاڵەوانەتی شاترەنجی ڕۆژاوای ئاسیا بەدەست بێنێت کە ئەمەژێکم ئەنجامێکی گەورە بۆ یاریزانێکی کورد کە لە نێوان چەندین یاریزانی پاڵەوانی جیهاندا بتوانێت ئەو ئەنجامە گەورە بەدەست بێنێ هەروەها لە ئێستادا یاریزانێکی یانی کاراتی پێشمەرگی سلێمانی شەفان عوسمان وەک نوێنەری عێراق بەشداری دوا پاڵەوانێتی کاراتی یاریزانانی عالەم دەکات لە وڵاتی فەڕەنسا کە ئەمەش بۆ سەرکەوتنیەتی بۆ ئۆلۆمپیاتی تۆکیۆی وڵاتی یابان کە ئەمە گرنگترین ئەو چالاکیانەیە کە ئەمڕۆ ئەم هەفت لە ماوەی ئەم هەفتەیە لە شاری سلێمانی بەڕێوەچێت لە ئێستاشدا ئێمە لە هۆڵی نوێنەراتی سلێمانی ریژنە ئۆلۆمپی کوردستانی بۆ چوارەم جال خولی ڕاهێنانی بۆ ڕاهێنەرانی ئاسیایی کراوەتەوە کە لە کێکێتی تۆپی پێی سلێمانی سەرپەرشتیەکە بۆ ماوەی 4 ڕۆژ هەروەها ئەمە چوارم خولە کە بەم شێوازە بۆ بەدەستهێنانی بڕوانامێسی ئاسیایی دەکرێتەوە دوای ئەوەش خولەکانی بی و ئەیەکرێتەوە کە بەرزترین پلەی شەهادە و بڕوانامی ڕاهێنەرانە کەلایەنەکان بتوانن مەشق بۆ ئاستە تەمەنیەکان تا ئاسی پێشکەوتوان کە من دەمێت زیاتر زانیاری لە میوانەکەم وەرگرم لەسەر خولەکە و بەڕێوەچوونی خولەکە ئەوانە بێژە ئاسیایی کە وانەکان دەڵێتەوە ئەوش بەڕێز شێخ باهیرە سپاس شێخ باهیر بۆ ئامادەبوون ئەندامێکێتی تۆپی پێی سلێمانی ئامان چەندەکردنەوەی ئەم خولانە چییە؟ ئامان جێمە زیاتر بۆ پێشخستن و بۆ بەرچاوڕوونێ بۆ ڕاهێنەرەکان بۆی بتوانن بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی ئەکادمی بتوانن ئەو تیپانەی کە لە بەردەستیانای بەڕێوەبەرن ئەو وانە بێژەی کە وانەکان دەڵێتەوە تا چەند باوەڕ پێکراوە و محتەریفە و گرنگی بڕوانامەکەش بۆ ڕاهێنەران لە چی ئاسیەکە؟ ئەم ڕاهێنەرە ناوی مجبل فەرتووسە یەکێکە لە ڕاهێنەرە بەناوبانگەکانی عێراق و ئاسیا لە ئێستای دانیشتوی وڵاتی قەتەرە بەڵام خۆی بە ئەسڵ بڵێ عێراقیە و ئەم
ئەم خولە کاکێتەوە خولی ڕاهێنەری FACە کە باوەڕ پێکراوە لە سەرتاسەری ئاسیایە. ئەتوانین بڵین تا سوودی ئەم خۆلانە سوودی هەبوو بۆ ئەوی بتوانن ڕاهێنەران بۆ بەدەستهێنانی بڕوانامەکانی تری بی و ئەی بتوانن سوودی لێ بگرن. هەر ڕاهێنەرە و کەیتە سەرخۆی بەڵام ئەم خولانە ینی خولێکی زۆر سەرکەوتووە خولێکی زۆر پێشکەوتووە. ڕاهێنەرەکان ئەگەر بتوانن بە شێوەیەکی باش خۆیان پەروەردەکەن و لەگەڵ ڕێڕەوی خولەکانە بڕۆن ئەتوانن بۆ خولەکانی داهاتوش باشتر و ئەکتیڤتر بن. بەڕای وەکو بەرپرسی یەکەمی تۆپی پێ لە سلێمانی تا ڕاهێنەران توانیوانە سوود لەم خولانە ببینێت لە نادیەکانیان کە مەشقەکانیان بە شێوەیەکی ئەکادمی بڵێنەوە. بەڵێ بە شێوەیەکی زۆر باشانی ئێستا حتا لە کوردستان و لە عراقی شاهد ڕاهێنەرێ شەهادەی نەبێ ناتوانێت ڕاهێنەرە تیبکە لە خولە ڕسمیەکانە. زۆر سپاس بۆ میوانەکەم. بەڵێ مامەساوی کەی بینین لە وێنەکەدا دەست پێکردنی خولەکەیە کە بە سەرپەرشتی ڕاستەخۆی یەکێتی تۆپی پێی ئاسیا و بە چاودێری یەکێتی تۆپی پێی سلێمانی دەرەچێکەوانە بێژی خولەکە موجبل فێرتەوس ڕاهێنەرێکی عێراقیە بەڵام لە هەمان کاتە لە وڵاتی قەتەر دانیشێت کە یەکێکە لە یاریزانە کاپتنی پێشوو هەڵبژاردە عێراق یەکێکە لە ڕاهێنەرە زۆر سەرکەوتوەکانی عێراق هەروەها بە یاریدە دەرەکەشی بەڕێز خەسرە و گروم کەوەش لە هەمان کاتدا خاوەن بڕوانامەی ئەیە لەسەر ئاستی ئاسیا کە ئەمە سێهەم مساعیدی محازەرەکەی دوایمش دەبێت یەکێک لەوانە بێشە هەرە سەرکەوتوەکانی شاری سلێمانی. بەڵێەوەی گوێبیسی بوون سەرجەمە و زانیارە گرنگانە بوو کە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. زۆر سپاس بۆ هاوکارمان ئەردەڵان محەممەد لە سلێمانی و لەگەڵ مامووی سپاس بۆ زانیاریەکانت. لازان ڤیتێکمان هەیە کە باز لە کۆتایی هاتنی خولی پێشبڕکێ لە بەرکردنی سوورەتی یاسین دەکات لە قورانی پیرۆز پێکەوە بینەری ئەو ڤیتێ دەبێت. ڕووناکی ژینم بە نووری تۆیا گەر من ببینم نەغمەی جەنەتی خوڕپەی دڵاکەم. ئێمە وەکو ئەنجومەنی یەک و دووی خوشکان هەستان بە پێشبڕکێ لە بەرکردنی سوورەتی یاسین کە لە بەرکردنی سوورەتەکە و تەفسیرەکەی و سەبەب نزولەکەی زیاتر ئامانجمان ئەوە بووکەوە ئەو کەسانێک کە لەبەر دەکەن قورئانەکەی بە تەفسیرەوە بێگومان زیاتر شارەزای قورئانەکەی دەبن و زیاتر کار بە قورئان دەکەن و لەو ماوەی کە ئەم سوورەتەیان لەبەر دەکرد چەندین جار دەیان خوێندەوە لە ماڵەکانیان بە یعنی بەدەنجش لەیان دەدا هەم خێرەی زیاتریشیان دەگەیشتێت. ئێمە لە پێشتریش ئەم پرۆژانەمان ئەنجام داوە لە داهاتوش دەمانوێت بە پشتیوانی خوای گەورە کە بەرنامەی زۆرمان لە بەردەستدا ئینشاءڵڵا بە پێی توانە جێبەجێیان دەکەین. سوپاس بۆخوا کە قوتابیەکی زۆر بەشداری کردبوو لە وەلەم بەشدار بۆش 23 قوتابیمان نمرەی 100یان بەدەستی نابوو. الحەمدوللا کە خەڵات شایستەمان پێشکەشیان کرد. باخی زانستی تۆی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم. سوودی دنیا و قیامەتی هەیە لۆمەی مرۆڤ چونکە لە سەردەمێکدا دەژین ئەو سەردەما تووشی ئەنواع شتی بێسەروبەر دەبین بەڵام ئەگەر ئەمە ڕوومان لەو شوێنانە کرد و ڕوومان لە قورئان و سونەت کرد هەر سوورەتێکمان لە قورئان لەبەر کرد و وەکارمان پێکرد سوود دەگەینێ بە خۆت و دەوروبەرت. دەستخۆشی لە هەموو ئەو کەسانەی دەکەم کە ئەو خولانە دەکاتەوە ئینشاءڵڵا خوا نمونەیان زۆر دەکا وەخوا پاڵپشتیان بی سەرکەوتوو بن لە کارەکانیان بۆ هاندانی قوتابیان و هاندانی مرۆڤ ئینسانیەت بۆ ئەوەی لە ڕووی ئاین و عەقیدە و ئیمانەوە مرۆڤەکان ئاگادار بوونەوە بۆی ڕێگەی ڕاستی خۆیان دیاری بکەن. هەر سوورەتێکی قورئان کە لەبە دەکەین پێویستە لەگەر لەبەرکردنەوەکە کاری پێ بکەین چونکە ئەگەر کارمان پێکرد کەواتە تۆ ڕێگای ڕاستت گرتتە بەر بەڵام ئەگە کارت پێ نەکرد تەنها لەبەرکرد سوودی ئەو هات پێ ناگەیەنێ بەڵام ئەتو کارت پێگرت سوود بە خۆت و دەوروبەر و ژینکەکەت دەگەیەنێ. ئەم پرۆژەیەکی زۆر گرینگە یەکێکە لە سوورەتە هەرە گرینگەکان و بەناوبانگەکان هەروەکو دڵی قورئان سوورەتی یاسینە. ئێمەی خوشکان هەڵسان با لە بەرکردنی ئەم سوورەتە و بەڕاوەکردن و تەفسیرکردنی ئەم سوورەتە توانیمان
ئەم سوورەتە لەبەر بکەین و تاقیکردنەوەی تێدا بکەین و ئینشاءڵە سەرکەوتوو دەبین لە دنیا و لە قیامەتێ. ئەم پرۆژەیە لەبەر ئەوە نییە یعنی ناوبانجی خۆمان پێدەین لەبەر ئەوەیە کە سوودێک ئەمەش بە خەڵکان بگەین و سوودێک بە خوشکان بگەین و سوودێک بە برایانی دەوروبەرمان بگەین و هەر ئەوە نییە تەنها ئێمە لەبەری بکەین. لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە لە نێو سینەمدای چەشنی هەناس. هیوادارین ئەم جۆرە پێشبڕچەیانە پەرە پێ بدەن بۆ پێشبردننی بۆ بڕە پێشبردننی کۆمەلگاکەمان چونکە لە ئێستادا زۆر پێویستمان بۆ جۆرە پێشبڕکەیانە هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە بیرمان نەچی کە ئەمە گرنجەکە لە کارپێکردن دەیانەوەکو هەر لەبەرکردنەکەی زۆر دەستخۆشیان لێ دەکەم هیوادارم پەرە بۆ پێشبڕچەیانە بدەن لە هۆشارکردنەوەی ئەو لاو هەرزەکارانەی ئێستاکەوە باقی قورآانەوە مەشغوڵن لە دەستخۆشیان لێ دەکەم. سەرتا دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم دەستخۆشی لە ئەنجومەنی یەک و دوو خوشکان دەستخۆشی لە ئێمامۆستا ئەحمەد کوردی دەکەم کە هەستا بە ئەنجامدانی پرۆژەی لەبەرکردنی سوورەتی یاسین خوا پادیاری بکات خوا پادەشتیان بداتەوە بە هیوای بەردەوام بوونیان و هەروەها چەند ئاەتێکی قورئان دەخوێنم. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم صدق الله العظيم. نوری هدایتۆ تاجی سەرمانی ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هدایتۆ تاجی سەرمانی. بارەسڵاتانی لەدادان پرۆژەیەک ڕاگەێناوە کە ماوەی 4 ساڵم پرۆژەی بەردەوامی هەیە کۆمەڵی گەنج کۆمەڵی خوێنەر هەستاون بەوەی کە وا لە کۆمەلگاخ وا لە هاوڕەکانیان بکەن کە ببنە ئەندام لەم گروپەداوە بتوانن ڕایان بکێشن بۆی کە ببنە دۆستی کتێب و ئێمە لەم تەوەرێماندا باز لەو دەکەین کە چۆن بکرێت خوێنەر یاخود ئەو کەسی کە نیەتی ئەوەی هەیە کتێب بخوێنێتەوە بێتە دۆستی کتێب و بەردەوام بێت لەسەرەوەی کە بەردەوام کاتەکانی بەشێک لە کاتەکانی بۆ کتێب خوێندنەوە بەسەر بێت گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە کە بزانین باشترین کتێب چیە بخوێنێتەوە چۆن بتوانرێت لە سەرەتادا دەستپێکی ئەوەی بتوانین ببێتە دۆستی کتێب چی بکرێت گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانم زۆر بەڕێز کاک ئیبراهیم مەجید سەرپەرشتیاری گروپی دۆستانی کتێب وەروەها کاک زانیار ئیبراهیم و کاک دەرواز دلێر زۆر بەخێر بن. مامۆستایانی عزیز خوێنەرانی بەڕێز بەخێر بن. زۆر سپاس. کاک ئیبراهیم دەمە لای بەڕێزت پێم وابێ ئەم پرۆژەیەتان ماوەی 4 ساڵە بەردەوامی هەیە پرۆژەکەتان خۆی لە چی دەگرێتەوە چۆن ئەم پرۆژەی ئاشنا دەکەن بە خوێنەران و یاخود ئەوانەی کە یانێ ببنە دۆستی کتێب. سەرەتا بنای خۆی گەورە و میهرەبان لێرە خۆشحاڵی خۆم بۆ کەناڵی پەیام وەکو کەناڵێکی بوێر و هەروەها کەناڵێکی دڵسۆز بۆ نیشتیمان و بۆ ئاین هەڵساون بە ئەنجامدانی ئەم پرۆژانە. سەرەتا پرۆژەکەمان لە کۆتاییەکانی ساڵی 2017دا سەری هەڵدا لەلایەن پێشنیاری بەڕێز مامۆستا ئازاد ڕەسوولەوە بوو کوێینێکمان هەبوو سیمینارێکمان هەبوو لە دوای سیمینارەکە مامۆستا ئازاد ڕەسوول پێشنیاری ئەم پرۆژەی کرد ئێمەش قبوڵمان کرد لە سەرتا پرۆژەکەمان شێوەیەکی سادە و ساکاری وەرگرت بوو تەنانەت ناوێکیشمان نەبوو بۆ پرۆژەکە بڕیانماندا بوو هەموو ئەندامانی پرۆژەکە هەمان جۆر کتێب بخوێنەوە بەڵام دواتر بەهۆی قەیرانی دارایی بەهۆی لاوازی باری داراییمان وە بەهۆی گرانی دەستکەوتنی هەمان کتێب بڕیارماندا هەر کەسێ بە ئازادی هەر کتێبێکێوێت وەری بگرێت و بیخوێنێتەوە و دواتر لە کۆڕێکدا بەنای خۆی گەورە دەستمان بە باسکردنی کتێبەکانە کرد ئەلحەمدولیلا ئەم ڕێگایە سەرکەوتوو بوو هەروە پێشوازیەکی زۆری لێکرا و ئێمە فەزڵ و گەورەی خۆی گەورەمان بەسەر ئەم پرۆژەیەوە دیکەوە هاوکاری زۆرمانی کردووە دواتر بەرەبەرە بەم شێوەیە بەردەوام بووین هەروە پرۆژەکەمان هەنگاو سەرکەوتو خۆی گەورە هاوکارمان بووە کە ئێستا لە ژێر دروشمی دۆستانی کتێب پەرە بە پرۆژەکەمان دەین و هەوڵی زیاتر ئەدەین ئەگەر بینە سەر کار و پرۆژەکانمان لە ڕابردوودا کار و پرۆژەی ئەم
پرۆژە گەورەیەکی بۆ کە ئێمە بە پرۆژێکی گەورەی دانین و لە ناو ناخی ئەندامانی پرۆژەکەی هەستێکی وا دروست بووە کە ئەما بێتە هۆی هەڵسانەوەی کوردستان سەر لە نوێ لە دوو ڕۆ ئێمە ئەم پرۆژەیە خزمەتی ناحیەکەی خۆمانی کردو ئێمە لە ناحیەی تەکیەوە پرۆژەکەمان ڕاگەیاند یەکەم ڕوو لە ڕووی گفتوگۆکردنەوە لە ناو ناحیەی تەکیە واروە ئامۆژگاریکردنی خەڵک لە ڕووی دووەمەوە لە ڕووی فعلی و کردداری و ئێمە جێپەنجەمان بەسەر ناحیەی تەکیەوە دیار بووە بۆ نمونە ئەندامی وامان هەبووە لە بواری دەروونناسیە زۆر لێ هاتوو بووە لە ناو ناحیەی تەکیە خەڵک هەبووە لە بواری دەرونیا خراپ بووە لە ڕووی کۆمەڵاتیە و تێک چووە ئێمە ئەندامەکەمان ڕۆشتووە قسەی لەگەڵا کردووە لە دوای قسەکردن چاک بووەوە نەک تەنها لە ناحیەی تەکیە بگرە لە شار و شارژۆشکەکانی ترەوە پەیوەندی پێوە کردو بۆی قسەی بۆ بکە لە ڕێی بابەتە کۆمەڵایەتیەکانەوە دواتریش جێپەنجەمان هەبووە لە ڕووی پاک ڕاگررتنی ناحیەی تەکیە ئێمە هەوڵمان داوە کۆمەڵ کۆ بینەوە بچین لە قوتابخانەکان پاک بکەینەوە و هەروەها مزگەوتەکان پاک بکەینەوە و هەروەها ئێمە سەفرەمان ئەنجام داوە لە بەهاراندا ئەندامەکانمان کۆ کردوێتەوە بردومانن بۆ سەفرە و هەروەها ئێمە ڕۆشتین بۆ لای بەڕێز دکتۆر عەبدولواحید و ئەویش بە ئامۆژگاری هیوە بەخشەکانی ڕێگەی ڕاستی پیشانی ئێمە داوە زۆر بە خۆشحاڵیەوە ئێمە پێشوازیمان لە بەڕێز مامۆسا یاسین کردووە کە ناسراوە بە مامە پیرە شاعیرێکی بەناوبانگی ناحیەی شارۆچکەی چەمچەماڵە و ئەویش بە وتە جوانەکانی بە کتێبەکانی بەڕاستی ئێمە گەورەی نیشاندا و هەروەها بە بەردەوامی لە خزمەتا بووە لەشتان ساغێ کاگی برایم ئەو باڵێ و فیدباکی کە وەرتانگرێتەوە مامۆستا دەواز من لە تۆ پرسن هەم بەڕێز وەک مامۆستایەک هەم وەکو خوێنەرێکیش کاتێک کە لە ناو ئەندامی وەکو ئەندامێکی لە گروپی دۆستانی کتێب هەستەکەی دۆستی کتێبوون چیت پێبەخشێت چۆن واد لێ بکە تا زیاتر لەگەڵ کتێب بیت لە ڕووی ڕفتارەوە لە ڕووی گفتارەوە لە ڕووی مامەڵەوە یعنی چەند گرینگە بۆ دۆستی کتێب بیت ئێستا منای خۆی بەخشنە میروان سوپاسانەکەن دووبارە بووم دەرفەتە ومێ دەکەن ئەم جۆرە پرۆژەیە کە ناسانی لێرانە ئەگەر لە هەرمی کوردستان هەیە برێ پێ بدرێت ئەگەر نیشێشەوە دەست پێ بکرێت پێشەی جوابی پرسیارەکەی جەناب بدەمەوە ئیزافی بۆ قسەکانی برای گەورمە کاکە ئیبراهیم ئێمە سەرەتا لە کتێبی یادداشتنامەی مامۆستاکمان دیاری کرد وەکو منهەج بەڵام لە دوای هەفتەیە ئەم پرۆژە شکستێنە بۆ چوە باری مادی وەکو برامان باسی کرد وەکو پێویست نەبوو باری مادی برای کە بەشداریمان لەگەڵاکە دوازە بڕیارماندا کتێبەکەم بکەین ئارەزومەندانە هەر برای بە ئارەزوی خۆی کتێبێک دیاری بکە هەمان حەز بە مێژوو هەمان حەزی بە ئاینی هەزمانە حەزی بە دینیە هەمان حەز بە لاین دەروونناسی یان خۆی بە لاین پزیشکی وێ ئەم پرۆژەیە سپاس بخۆی لە 4 ساڵ تا ئێستاکە ئەم سەرکەوتنی بەدەستێنە وێ ئەمە بکرێتە فکری ئینشاڵڵا شۆنەکانیشە برێ پێ بدرێت بۆ پرسیارەکەی جەناب برشتان بەداخەوە ئەبینی لە هەرێمی کوردستانە دۆستاتێکنی کتێب زۆر کەمە ئەستا من هەر ئەم قسانی کە بۆ جەنابی باسەکەم بە نمونەی واقعی بۆ باسەکەم ئێستا لە کاتی خۆی لە خوار و عێراق ئەم کاتی کە حەیدەر ئابادی بڕێ دەکە خەتی ئینتەرنێت قەتعی کرد نەفەر هەبووە کە خزمی خۆمە لێ باسی کردووە نەفەر هەبووە لە بەیانانی زوو لە کەرکوو ئەها بۆ چەمسەما موبایل سێچوە نەفەرێکی هێنا خەتەکەی بۆ کردەوە کە ئەچوو بۆیانە بۆیە خەتەکە بۆ تاوکو شەو ئیشی پێ بکە بەردەم خەریکی خەت بێ هەمانە بەداخەوە بۆتە دۆستی ئینتەرنێت بۆتە دۆستی موبایل یعنی نەفەر ئەگەر هەفتەی موبایل لێ بدەین نازانێت چی بکە ژەی لێ تێکەچێ یعنی بەداخەوە ئێستا دۆستاتی کردنی کتێب چۆتە ئاستێکی زۆر لاواز بەداخەوە نەگەوەی کە دۆستی کتێب نین ئێستا بۆتە نوکتە لەسەر زاری خەڵک ئەڵێ هەر کاتێک ویست بخەوی بڕۆ کتێب بخوێنە با بخەوی کتێب بۆ نییە ئێمە بخەوین کتێب بۆیە کە ئێمە لە خەوی غەفڵەت خەبەر کاتەوە بێدارمان بکاتەوە بەڵام بەداخەوە سەری تاک بە تاکی ئەم کۆمەڵگەیانمانەکەی هەمووی ئاڵوودە بوو بە موبایل بە فەیسبوک بە ئینتەرنێت بە پۆبجی مناڵ یەکی سەرەتاییە بەداخەوە قسەیاکەم بەداخەوە لەناو ناحیەیەکە باوکی مدیرێکە لە قوتابخانەکانە وتم کاکە بۆ خەریکی پۆبجی وتی مامۆستای بەرز سعات 12 شەو باوکم خۆی پۆبجی مەداتیاری پێ بکەم سعات چەند 12 شەو ئەخە سعات 12 شەو کەی وەختێکم موبایلێک مندا خەریکم پۆبجی بێت ئەمە کارەساتی گەورەیە بەداخەوە بەڵام چۆن بگەین وان لە خەڵک بکەین بێتە دۆستی کتێب سەرەتا پێویستە مرۆڤ لەگەڵ کتێب ئاش بکەینەوە خەڵک لە کتێب تۆراوە خەڵک لەگەڵ کتێبە پەیوەندی پچراوە قەتعی کردووە چۆن ببینە دۆستی کتێب یەکەم هەنگاو یەکەم خاڵ پێویستە بە ئەو گەنجێک کە مدمینەوە حەزی بە خوێنە ئارەزوی خۆی بێ لە شتی خۆشەوە دەست پێ نەکرێت ئێستا دابنی بلی لە فەلسەفەوە دەست پێ بکات لە بچە کتێبەکانی ئەرسطۆ بخوێنێتەوە ئێمە لە خوێنی 4 ساڵە خوێنەوە ئەو تێراگەین چۆن ئێستا گەنجە مدمین بکەین بۆی کە تازە بخوێنێتەوە بۆیە سەرەتا پێویستە لە کتێبی بەسیت و ئاسان دەست پێ بکات زۆر باشە کاک زانیاردێمە لای بەڕێزت بەڕێستان چۆن دەڕوانە پرۆژەکە گەرباز لە تۆش پرۆژەکەمان بۆ بکەیت بەبان چاو لە خزمەتانم پێشەکەی بە نای خۆی بەخشندەوە میهرەبان
وەکو تاوکاری قسەکانی کاک دەرواز باسی لەوە کرد کە چۆن ببینە دۆستی کتێب بەڕای من چەند خاڵێک هەیە سەبارەت بەمە پێویستە باز بکرێ یەکێک لەوانە کەس نییە هانەدا بۆ خوێندنەوە کۆمەلگاکەشمان شوێنێکی گونجاو نییە بۆ خوێندنەوە ئەو کەسانیش کە خوێندنەوەکو پێویست قەدریان ناگیرێ دیقەتدەن لەم کەناڵە ڕاگەیاندنانی خۆمانە هەتا کەسێک بانگێش دەکرێت کە خوێنەر و ئاسی ڕۆشنبیری بەرزە دا کەس بانگێش دەکرێت کە ئاسن نازانێت ئوسلوبی قسەکردنیش چییە یعنی بیر لەوە ناکاتەوە کە لەبەر چاو شاشەی قساکە هەموو جۆرە تەمەنی کتێ مناڵ دانیشتووە گوێ بۆم قسانی ئەمەگری ئەم شتانە لێک ناداتەوە ئەمە یەکێکە لە خاڵەکە خاڵێکی تر سیستەمی پەروەردەی وڵاتەکەمان هەتا بڵێ لە ئاستێکی لاوازایە نەک خوێندکانە فێری کتێب خوێندنەوە ناکا بەڵکو خەریکە نەخوێنەوار دەرەچن یعنی ئەمە لە ئاستێکی زۆر خراپایە ڕەنگە ئەوانەی سەیری ئەم بەرنامەیە بکەن ئاستی نەخوێندەواری لە وڵاتێک وەکو یابانە سفرە هەر سفرە نەخوێنەواری بوونی نییە یعنی ئەساس ئەوانی سێم بەرنامەیەکان ئەڵێن بابێ ئێمە ناگەین بەوان کاکە آخر دوانی وەک توی تیای بۆیە ناگەین بەوان دوانی وەک تۆ بیر لەوا کاتەوە بۆیە ئەمە ناتوانین بگەین بەوان و هەروەها شتێکی تریش وەختی خۆی یابان کاتێک بینایی بە پێوە نەمابوو هەرچی بینا هەبوو تەفروت و ناکرابوو مامۆسایەک جانتایەکی بەدەسە بوو لە بەردەم ترافیلایەتێک ئەوەستا بوو کە وڵۆپەکەی سەوز بە چاوەڕێ بوو سوور بێت و بپەڕێتەوە یەکێ وتی باشە خۆسیارە هەمووشۆ ناکە تۆ بۆچی ناپەڕیتەوە وتی ئەم وڵاتە هەڵەسێتەوە کەواتە ئەوان ئەها لە سفرەوە ئەڵێن هەڵەسێتەوە بەڵام ئێمە لە کاتێکە چەندین خوێنەری بەتوانامان هەیە ڕەخنەیان لێگری ئێدامە ئەو بەقەت توک سەر تۆ کتێبی خوێنێتەوە لە باتی هەنی دە ئێشکێنی کەواتە مەژێکێکە لە خاڵەکانی تر خاڵێکی تر نەبوونی نووسەری ئاس بەرزە یعنی هەر کەسێک لە ئاستی خۆیەوە کتێبە نووسێ نەبوونی تەکنیکی نوێیە لە بواری کتێب نووسینە کەمە ژواکە خوێنەر تا ڕادەیە داببڕێ لە خوێندنەوە خاڵێکی تر بەکارهێنانی کتێبە بۆ مەبەستی بازرگانی یعنی ماقول نییە تۆ خوێنەر بی پارەت پێ نەبێ کتێب بکڕی من نامێ ببم بە بێکارێکی بڕوانامەدار بۆ چیمە یعنی چی معقول نییە من خوێنەر بم پارەم پێ نەبی ژیانی خۆم بکەم زۆربەی ئەوانەی لە کوردستانە لە هەموو شوێنەکانە ئەوانەی پارەیان زۆرترا زۆر ڕێزدارترن لەوانەی کە خوێنەبارن یعنی ئەمە بەڕاستی ستەمێکە کە لە خوێندنەوە کراوە ئەمە ژێکێکە لە خاڵەکانی تر زۆر باشەکەک زانیار دێمە لای بەڕێز پامێرێکمان ئامادەیە لە هەڵاوچە دەچین لای و پامێرەمان و بەرداوام دەبین لەگەڵەوە دانیار من دەمەوێت لە سامان بپرسین حازرە سامان لێرە هەر پێویستدار بە تەورەکەی بەڕێستانەوە سامان سلااوت لێبێ بەدەر لە زانیاریەکانی ڕۆژ لە پارێزگای هەڵەبجە دەمانەوێت پێمان بڵێ ئاستی خوێندنەوە و بەدەمەوەچوونی کتێب و وەروەها پرۆژەی بواری دۆستانی کتێب لەوێ لە پارێزگای هەڵەبجە هیچ زانیارێکت لا هەیە چالاکی نێو کتێبخانەکانی پارێزگای هەڵەبجە جموجوڵی خوێندکاران و خوێنەران لە هەڵەبجە چۆن دەگوزارێت بەڵە شوانە سلااوتان لەبێ سلااو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت پێشەوەی وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوەمەوێ باز لە زانیارەکانی ڕۆژ بکەم دواتریش وەڵامی پرسیارەکەی تۆ ئەدەمەوە لەبارەی کردی تەندروستی کە لە ئێستادا قسە و باسێکی زۆری لەسرە و کێشە و گرفتەکانی کردی تەندروستی وەک هاوڵاتیان دەڵێن بەرەو تەقینەوە دەڕات قسەیەکی زۆری لەسەر هەم لە دەربارەی بەرپرسانی کردی تەندروستی هەڵەبجە هەم دەربارەی وەزارەتی تەندروستی کە لە ئێستادا بەپێی زانیاریەکانی من وەزارەتی تەندروستی لیژنەیەکی پێگەێناوە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوون بۆ کێشە و گرفتانی کە لە کردی تەندروستی هەڵەبجەیە کە لە ماوەی ڕابردوودا بینیتان کێشە و گرفتەکانیان دەگەورە بوون بابەتەکان ڕۆشنەبواری شخصی و بابەتەکان زیاتر قوڵ بوونەوە بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەدا وەزارەتی تەندروستی ئەنجامی لیژنەکەی کە دەربارەی کردی تەندروستی پێکێ نابوو دەرەنجامەکان بۆ ڕایگشتی ئاشکرا بکات پۆلیسی پارێزگای هەڵەبجە لیژنە و تیمی بۆ گازینە و چایخانەکان بە چڕی دەست پێ کردو بۆ گەڕان بە دوای ئەو کەسانی کە هەڵگری چەکن و چەخۆن و خنجەر بۆگزن لە بەروی لە چەند ڕۆژی ڕابردوودا وەک بینیتان یەکەم حاڵەتی کوشتن بە چەقۆ لە پارێزگای هەڵەبجە لە ماوەی 6 مانگی ڕابردوودا واتە لە ئەم ساڵدا تۆمارکرا بۆ ئەوەی کە بتوانن ئەو شتانە دەست بەسەرا بگن کە من ئاماژەم پێکرد پارێزگای هەڵەبجەژی کە لەو پارێزگانی کە کەمترین حاڵەتی کوشتن لە چاو پارێزگاکانی تردا تیدا تۆمار دەکرێت من ئێستاش لە لقی دوی خوشکانم کە دیارە لقی دوی خوشکان
لێرە خولێکیان کردوێتەوە خولێکی درومانە بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و ئافرەتان و خانمان بە گشتیاوانی کە بێکارن لە ماڵەوە بۆ ئەوەی کە بتوانن خۆیان لەسەر پیشەیەک ڕابێن و بتوان بژێوی ژیانی خۆیان لە ڕێگەی درومانەوە کە درومانە خولەکە بدۆزنەوە ئێستا لەگەڵ مامۆستا زەینەب چەند خولێکێک شوانە قساکەم دواترش جوابی پرسیارەکە دەدەم وامەزانە لەبیرم نەچووە دادە مامۆستا زەینەب عەزیز نەبێ ئاماژتان لەم خولە چییە وە کێ بەشدارە ژمارە و کەسانی کە بەشدارن چەندە؟ بە ناوی خۆی گەورە ئێمە وەک لە قیدوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ساڵانە لە درێژەی کار و چالاکی خۆمانە چەند جارێک خولی پیشەی ئەەکەینەوە یەکێک لەو خولانی کە زیاتر و زۆرتر لە هەموو خولەکانی کە ئەیکەینەوە خولی بڕین و درومانە بەڕاستی بڕین و درومان پێویستێکی ڕۆژانە و وەرزانی خوشکانە بە تایبەت لە سەردەم ئێستاە کە خوشکان زۆرتر پێویستیان بە جلوبەرگە بە تایبەت خوشکان بێکارن و بێ ئیشن و ئەم خولێکە ئەمڕۆ دەستی پێکردووە یەکەم ڕۆژی خولەکەیە خولی بڕینی درومانە خۆشبەختانە خولەکە بێ بەرامبەرە زیاتر لە خستی خوشک لە چین و توێژە جیاوازەکان بەشداریان تیا کردووە ئەو بەشداربوانی کە بەشدارن لەم خولە زیاتر دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن کە چەند ساڵێک خوێندنیان تەواو کردو هیچ کار و پیشەیەکیان نییە بۆیە زیاتر ئەو خوشکانن کە بەشداریان تیا کردەوە بۆ زیاتر بەکارهێنانی ئەم کارە وەکو پیشەیەک و بۆ دابینکردنی ژیانی خۆیان وە بۆ سەرقاڵبوون بە شتێکەوە بە پیشەیەکەوە کە خوێندنی تەواو کردەوە هیچ کار و پیشەیەکی نییە و هیچ بگرە بژێویەکی خۆی نییە. خولەکە مانگێک ئەخایانێ جارێ خولەکە خولێکی سەرەتاییە لە دوایشە خولی ناوەند و بە ئەوە خولی پێشکەوتووە بێتەوە ئەکرێتەوە و بەشداربووانە بنە خاوەنی بڕوانامە کە ئەتوانێت لە داهاتووە وەکو پیشەیەک بەکاری بێنێ و دوکانێکی بچووک کاتەوە بۆ خۆی ئەگەر بگرە دوکانی گەورەش بکاتەوە ئەتوانێت بەکاری بێنێ و خاوەنی بڕوانامێ. دەستان خۆش بێ بەخێر بێن. مامۆستا شوانە دەربارەی خوێندنەوە پرسیارت کرد هەڵەبجە بە شاری نووسەران و ئەدیبان و شاعران ناسراوە ساڵانە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەیان پێشنگای کتێب و پێشبڕکەی کتێب خوێندنەوە لە مەجای کتێبێکی تایبەتە پێشبڕکەی تایبەت دەکرێ لە سنووری پارێزگای هەڵەبجە لە چەند ڕۆژی ڕابردووشدا CDO ڕاپرسێکی ئەنجامدا دەربارەی ئاسی خوێندنەوە و خوێندن لە سنووری پارێزگای هەڵەبجە کە خۆشبەختانە ئەنجامێ و ڕاپرسێ زۆر باش بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە خوێندنەوە زۆر باشە بەرەو پێشەوە چووە خەڵک بەتایبەت لە ساڵی ڕابردووە کە کارنتینە بۆ خەڵک زیاتر خەیداوەتر خوێندنەوە چەندین کتێبخانە لە ناو شارە کتێبخانە هەیە کە دەیان کتێبی جۆرا و جۆر لەخۆ ئەگرێەوە خەڵک زۆر سەردانیانەکەوە جم و جۆڵ لە کتێبخانەکانی سنووری پارێزگای ناو بازاڕی هەڵەبجە بە شێوەیەکی گشتی زۆر باشە. زۆر سپاس بۆ پێیانێرمان سامان فەتاح لە هەڵەبجەوە لەگەڵمانە وەڵایازان بەرداوام دەبین لە تەوەری بەرنامەکەماندا دەگەڕێمەوە لای بەڕێز کاگیبراهیم ئێوە لەم پرۆژەیەدانا چۆن کارتان لەسەرەوە کرد یاخود پلانتان هەیە کە ببنە پردێک بۆ ئەوەی ئێوە لەگەڵ نووسەراندا بۆ نمونەگەر نووسەرێک کتێبێک نوێ دەردەکات بێ لەگەڵ ئێوە گفتوگۆ بکات و باز لە کتێبەکەی بکاتەوە بە دڵتان بە بیخوێنەوە دوجار بێن لە کۆڕێکە یاخود بۆ کۆمەڵێک گەنج یاخود بۆ کۆمەڵی خوێنەری دیکە باسی بکەن کە بڵێن ئەم کتێبە باز لەمە دەکات. دووبارە بەناوی خوددا ئەتوانین بە شێوەیەکی گشتگیرتر بینەوە سەرەتای پرۆژەکە ئایا پرۆژەکە لە چه بابەتێکەوە دەست پێ کرد. ئێمە سەرەتا تەنها تێبینیمان لەسەر بابەتی کتێب بوو واتە کتێب خوێندنەوە کۆمەڵی کتێب بێوانە خوێندەوە لە کۆڕێکا باسمانە کرد. دوای ئەوە ئێمە کۆمەڵێک منەجماندانە ئەم منەجانە ئەبێ هەموو ئەندامانی پرۆژەکە و هەموو بەشداربووان پابەند بن. بۆ نمونە یەکێک لەو منەجانە لەبەرکردنی قورئانی پیرۆز بوو حەفتانە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەبەرەکەین و لە ناو کۆڕەکەیە دێڵێنەوە لەبەرکردنی فەرمونەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لەبەرکردنی ئەو زیکرانەی کە ڕۆژانە ئەنجامەدرێت و هەروە لەبەرکردنی ئەو ئاەتانەی کە ئەعجازی زانستی سەردەمیان لەسەرە و هەروەها کردنەوەی لقێکی دیکەی ئەم پرۆژەیە بۆ فێرخوازانی زمانی ئینگلیزی کە لەم لەخەیانە تەنها کتێبەکان کتێبی ئینگلیزی بوون و بە زمانی ئینگلیزی خوێنراوەتەوە و هەروە گفتوگۆش بە زمانی ئینگلیزی کراوە بەڵام ئەمەیان دیاریکراونە بۆ هەر کاتێک ئەندامەکان ئامادەوو بێتن ئەنجامماداوە. جا سەبارەت بەوەی پەیوەندی ئێمە لەگەڵ نووسەراندا ئێمە هەر لە سەرەتای پرۆژەکەەوە هەوڵمانداوە پەیوەندیمان لەگەڵ کەسایەتی ناودارەکانی کوردستاندا هەبێت.
ئەمە بە شێوەیەکی ڕاستەقینە لەگەڵ نووسەراندا بۆ نمونە لەگەڵ نووسەرانی چەمچەماڵدا پەیوەندیمان هەبووە لەگەڵ نووسەرەکانی سلێمانی دکتۆر عەبدولواحید ئەوانی کە داوامان لێیان کردبێ و ئەوانیش دەستیان بە ڕوومانە نەدابێت ئێمە بەڕاستی پێشڕەویمان کردو هەوڵمان داوە ئەو ئەندامانەی هەمانە بە جیهانی کەسایەتی ناودارەکانیان بناسیێنین. زۆر باشە دەستان خۆش بێ مامۆستا دەرواز ینی بابەتی کتێبکردنەوە تۆزێک ینی لێزانی نێوێ بەڕێستان وەکو پیشەیەکیش کە لە بواری پەروەردە ینی ئیشەکەن تا چەند گرینگە کاتێک کە تۆ کەسێک دێنیتە ناو پرۆژێک کتێبەوە پێی بڵێ چی بخوێنەوە تا پرۆژەکەی ئێوەش ئەو باشەی لە چاوەگرێ بۆ نمونە گەنجێکی ڕەنگە 15 ساڵ پێویستە کتێبێکی بۆ پێشنیار بکرێت کە لەگەڵ مێشکێکی 15 ساڵ بگونجێ یاخود ئەم جۆ لە پرۆژەکەتانە ئەم بەشەش بڵێن ڕەنگی داوەتەوە تەرکیزیشان لەسەر ئەم لایەنە هەبووە وڵات زۆرجار ئەو برانی کە تازە دێنە ناو پرۆژەکەەوە سەرتا پێیان نانێکە بخێنەوە سەرتا کە لەگەڵمانە بەشداری ئەەکەن جۆل و برایترەگەن کە باسی کتێبەکەن سوود و گەورێکی کتێبیان بۆ دەرەکەی خوان بە ئارەزوی خوان داواکەن ئەن تۆ کەسێک بە ئارەزوی خۆی داوای کتێب بکە جیاواز لەوەی کە بە زۆر کتێبێکی دێت بیخوێنێتەوە ئەمە یەک دوو ئەو برانی کە دێتە لەگەڵمان بەش بۆی کە باسی کتێبمان لەگەڵا بکە پێی حەزە بەچی بوارەکە هەمانە حەزی بە باری دینی حەزە بە باری مێژووە حەزی بە باری فەلسەفە برامانە حەزی بە باری مێژووە برامانە حەزی بە باری دینی لامانە حەزی باری دەروناسیە هەنێ جۆرەکان براتانە یا خوشکانیش بەشدانە لە پرۆژە نەبەس برایانە بۆچی وەڵاهی ڕاستەکەی تا ئێستا نەگەشتە ئەو ئاستێ چۆن بڵێن لە هەمووان ڕابینی تێکەڵای دروست بێ حەزمان نەکە ڕاستەکە باوانیش هەر ئەوان هەیە مامۆسای بەڕێز ئەوانش ئەفونکە ئەوانش پرۆژەی کتێبخانان هەیە بەڵام ئەوان بەجێن ئێمەش بەجێن چونکە بەشێکی زۆر لە برایانمان کاتێکە زیاتر بۆیان بگونجێ کاتی شەوانە خوشکانی ڕەنگە شەوا و پێویست نەتوان بێنە دەرەوە بەڵام بەواتوانن بە شوازێکی دیکە ئەگەرم پرۆژێ ئەنی پرە پێ بدەن بۆ منە پرۆژی دیکە هەبوو بۆ لەبەرکردنی قورئان لە ڕێگەی گروپ چات و ئەو بابەتانەوە هەبوو ئێوە بۆ لەوانەیە کۆمەڵی ڕێنماییتان لابێت کە بۆ خوشکان زۆر ئیسفادەی هەبێەوە بە هەمان شێوە ئەنی گروپێک دروست بکەن کە گروپێکی گشتگیر بێت کە بتوانن گفتوگۆ بکەن بۆ منە ئێستا کەسێکە بۆ لێرە میوانداری بەرنامەکەمان بووە هەموو قورئانی لەبەر کردووە لەبەرەوە من زۆر جار دوای پەیوەندیان پێوە کردوم خوشکی دیکە بتوێتی من ئەمێ قسەی لەگەڵا بکەم کە چۆن وا بکەم وەکو ئەو قورئان لەبەر بکەم لەوانەیە زۆر کەسە بێت کە بێ لەگەڵ ئێوەیە بەشدار بێ خوشکان من و بتبیانە خوێنەر بن حەز بە خوێندنەوەی کتێب بکەن لەبەرەوە پرۆژەکە گەرگشتگیرتر بێت بۆ شێوازە بێت ئێستاکە تەکنۆلۆژیا جوای لێ هاتووە لەبەر دۆخی تەندروستیش ناتوانێت زیاتر کۆبوونەوە ئەوانە بکرێت ئەشتوانن لەو ڕێگەیەوە کە کار بۆ بکەن کە خوێنەرەکانتان ڕوو لە زیاد بوو بکەن بەڵێ وەڵا ڕاستەکە مە هەوڵماندا بۆی کە خوێنەر زیاتر بێنە ناو پرۆژەکە و کەسانێکی تر بێنە ناو پرۆژەکە خوان ئارەزومەندن بەڵام وەکو گوتم تێکەڵاو بوونەکە لەبەرەوە ناکرێت بواری کاتەکە ناگونجە لە ڕاستەکەی وەکو خوشکان مەتە کۆمەڵگاکەمان وایە خوشکان کەمتر شان دێنە دەرەوە ئێمەش پرۆژەمان بە شەوان ئەکرێت پرۆژەکە پێکەوتان کتێبەکە خوێنەوە بەڵێ هەموو کتێبەکە خوێنەوە بەس چۆن نەخوێنێتەوە کتێبە ئێمە لە ماڵ بۆ تقریبا هەفتەی دوورشەوە ئەگە قوتابخان نەبێ ئەو شەوی کە کتێبەکەمانی لە ماڵ خوێنیتەوە دواتر دیک کورتێکی ئەم کتێبە باسەکەی نەکەوەی کە بیخێنەوە تێگەشتنی خۆت بۆم کتێبەکە چی بوو نەگە بچێت کتێبەکە بخێنەوە خۆمش ئەتوان بیخێنەوە بەسە تێگەشتنی خۆی بۆ کتێبەکە باسەکە ئەمە دوو هەدەف ئەپێکەی مامۆستای باس خاڵی یەکەم توێن شارەزابی بە ناوەڕۆکی ئەمە ئەو کتێبانەی کە ئەو برایەتی باسەکەن چون ئەگەر تۆ لە شوێنێکابی لە جێگەیەکابی باسی کتێبی تەکنیکی نوێ لە خوێنەوەی کتێبەکە نووسین دکتۆر خالی ئەرتوغڵۆل ئەو کاتۆ شارەزای ئەزای باسی چێکە ئەمە یەک دوو برامان هەبوو بام بە نمونەیەکی واقعی باز نمونە برامان هەبوو کە سەرەتات باسی کتێبێک کرد باوەڕ لە کاتی قسەکردن سەری سەفەکەیە کرد ئێستا سوپاس بەخوا لە ئاسێکە ئەوەندە باڵە لە کەناڵێکی ڕاستەوخۆ قسەمان بۆکەن لەبەرەوە سوپاس بەخوا دوو هەدەفە پێکە هەدەفی وتم شارەزای بە ناوەڕۆ کتێبەکەش خاڵی دوێمان سوپاس بەخوا ئەو نووسەرانەی کە ئەو کتێبانەی کە خوێندەوە کتێب خوێنەوە فکر و زادی نووسەرە تۆ دوکاتی لە فکری نووسەر تێگەی لە ژیاننامەیەکی تێگەی دەگەی بۆی لە کۆمەڵگەش استفادە لێ زۆر باشە کاک زانیار دەمێ لە تۆەوە بپرسم وەکو ئەندامێکی گروپی دۆستانی کتێب لە کوردستان گرفتی سەرچاوەمان هەیە گرفتی مەزدەرمان هەیە خوێنەرێک بێوێ کتێب بخوێنێتەوە گرفتەکان چین ئایا هەر زۆر گرانە یاخود هەرزانە بەڵام هەر نییە یا هەیە لەش قەزا و ناحیەکانە نییە ینی بەتایبەت ئێستا لە ناحەیەکەوە ئێوە ناحیەوە نییە ناحیەتێکە ناحەیەکە پرۆژەیەکێت ڕەنگە کتێبخانەکان مەزدەری کەمی لێبێ یاخود هەش بێ دەست نەکەوێ یا گران بێ زیاتر ینی بۆمان باسکە گرفتی خوێندکاران لەم بارەیە لە بواری خوێندنەوە خوێنەر ئێستا تووشی گرفتێکە بێ
بەڵێ دەستە خۆش بۆ پرسیارە جوانە وەکو گرفتەکانی خوێنە گرفتەکانی زۆرن یەکێک لەو گرفتانە دەستنەکەوتنی سەرچاوی پێویستە کتێبێکت دەستەکەوێت سێرەی سەرچاوەکەی باوەڕپێکراو نییە ئەمە وا لە تۆ کام متمانەت بە خۆت نەبێ بۆ خوێندنەوەی ئەم کتێبە یەکێکی تر لە کێشەکانی تر ئەوەیە کە خوێنەر هێواشە خوێنێتەوە ناتوانێت بەیت جۆرە سەرێ بخوێنێتەوە کە ئەمەش خۆی لە خۆیان زەرەرە پێویستە تۆ فێری خێرا خوێندنەوە بی چونکە ئێستا توێژینەوە دەری خستووە ئەڵێ دەمارەکانی چاو توانای گەیاندنی زانیاریان بۆ مێشک 27 هێندەی دەمارەکانی بیستنە کەواتە لەمەوە پێویستە ئێمە فێری تەکنیکەکانی خێرا خوێندنەوە بین بە هەموو جۆرە پێویستە خێرا بخوێنەوە هێواش خوێندنەوە قەدەغەیە چونکە کاتێک هێواشە خوێنیتەوە مێشک توانای تێگەشتنی لە شتەکان بڕگە نیە وشەوشە نییە تۆش کاتێ وشەوشەیان بڕگە خوێنیتەوە مێشک ئاسی تێگەشتنی وردە دابەزێ بۆی پێویستە تۆ بە چاو شتەکان بخوێنیتەوە ئێستا خێرای خوێندنەوە بووە بەڕادەیە جۆن کەنەدی لە یەک خولەکە توانای خوێنەوەی 1600 وشەی هەیە ئەگەر خوێنەرێک 150 وشە بخوێنێتەوە ئەمە پێوتێ خوێنەرێکە کە خوێندنەوەی خاوە هەتاوەکو 200 بۆ 250 پێوتە خوێندنەوەی مامناوە لەوە بە دوا پێوتە خوێندنەوەی خێرە کەواتە یەکێک لە گرفتەکانی تر ئەوەیە کە خوێنەر لەسەر خۆی خوێنێتەوە خاوە خوێنێتەوە کە فرێی ئەو کتێبانە ناکێت کە چاپەکرێ بۆ نمونە لە یەک ساڵە تەنها لە وڵاتی ئەمریکا 72500 کتێب چاپەکرێ تەنها لە وڵاتی رووسیا 72000 کتێب چاپەکرێ کە ئەوەتە ئەمانە هەمووی ژماری کتێبی زۆرە کە چاپەکرێ ئەگەر تۆ بێت و تەکنیکی خێراخێنەوە نەبێ فرای ئەم هەموو کتێبە ناکەی تا ڕادەی خۆ ڕەنگە فرای هەمووش نەگەی بەس خۆ توانین فرێنی بکە ئەگەر تەکنیکی خێراخێنەوە بەکاربێنی پێ دوایە پێشکەوتنی وڵاتان پێوەستە بە ڕۆشنبیری و کتێب خوێندنەوە کە ئەوان پێشکەوتوترن لە چاو کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ بەداخەوە کە دیتە سەرم باسە پێویستە هەناسی هەڵکێشین کە چۆن خوێنەری ئێمە دواکەوتووە حەیفە خوێنەری ئێمە بەتابەت موسڵمانان لە سەردەمی پێشووە دەنگیانەدایەوە لە جیهانە ئێستا بڕۆ سێری کە وڵاتان چۆن پێش ئێمە کەوتونە بووینەتە نمونەیەکی خراپ بۆ سیستەمی پەروەردە یعنی ئەمانە هەمووی بۆ خۆیان زەرەرن هەر تاکێکی ئەڵمانی لە ساڵێکە 73 دۆلار بۆ خوێنەوەی کتێب تەرخانەکە هەر تاکێکی سویسرایی 67 دۆلار تەرخانەکە هەر تاکێکی فەڕەنسا 62 دۆلار هەر تاکێکی ئەمریکی 61 دۆلار تەرخانەکە کوردی خۆمانەڵێ چی یان چۆن تەرخانێکە کتێبی پێکرێ کتێبی پێکرێ بەڵێ لە کوردلای خۆشمانەڵێ حیفە پارە بدەی بە کتێب یعنی ئەمە جیاوازی نێوان ئێمە ئەوانە ئێمەش ڕابردوویەکی زێڕینمان هەبووە تەنانە ئەڵێ لە نەخۆشخانی مسلمانەکانە کاتێک نەخۆشێک لە نەخۆشخانە دەرچۆ کتێبێکیان داوە پێ بەهادێ بۆی کە ڕۆشتەوە ماڵەوە بی لە نەخۆشەکەی نەکاتەوە زوو چابێتەوە هەر کتێبخانە لە نەخۆشخانەکانی بەغدا لە سەردەمی دەوڵەتی عەباسی بەڵێ دەم خۆش لە بەغدا کتێبخانە یعنی ئەمانە هەمووی نمونەی بەرزن کە لە ڕابردووە هەمان بووە گەشتیارێک لە ساڵی 1991 هاتوۆتە بەغدا نووسیوێتی بەسەر سوڵمانەوە وتۆتی لە بەغدایە زیاتر لە 100 کتێبخانەی گشتی هەبووە ئەمە خوێنەرێکی دەرەکەی وای وتووە لە جیهانی ئیسلامیە 1,600,000 کتێب چاپ کراوە کە 1000 کتێب لەوانە لە بواری بیرکاریە بووە 18,000 کتێب لەوانە لە بواری داناییەوە قسەیان کردووە یان کاتێک مەغۆلەکان بەغدایان داگیر کرد دانایەک بانگێژنامەی حاکمی بوخاری ڕەت کردەوە لەبەر ئەوەی بانگێشتی کردبوو کە لە کۆشکەکەی خۆیان نیشتە جێبێت تەنها گواستنەوەی کتێبەکانی پێسی بە 400 حوشتر هەبوو یعنی خوێنەری ئێمە بە ڕادەیەک پێشکەوتوو بووە دکتۆری گەورە عەلاءالدین ئیبن نەفیس یەکێک بووە لە دکتۆرە ناودارەکان کتێبی شاملی کە 300 بەرگ بۆ داناوە خوێنەرێ بوو ئەڵێ کاتێک شتی نووسیوە پشتی لە کتێب کردووە شتی نووسیوە وەکو لافە زانیاری هەڵشتۆتە سەر وەرەقە ئەڵێ کاتێک خەریکی خۆشۆرین بووە خێرا بابەتێکی هاتووە بمێشکە بەپەلە چووە بە خێزانی تۆ وەرق و قەڵەم بۆ بێنە شتی نووسیوە لەسەر لێدانی دڵ یعنی ئێمە خوێنەری زۆر پێشکەوتومانە بووە چەندها نمونەیتر هەیە ئەکرێ باس کرێ یەکێک لە خوێنەرە سەرسوڕهێنەرەکان ئیبن تەیمیە ژمارەی نووسینەکانی هێندە زۆر بووە ئەڵەن تەنانەت خۆشی ژمارەی نووسینەکانی نەزانێ وەگەڵێ دەوڵەمەند حسابی خۆی نازانی یعنی بەداخەوە کاتێکگەینان بوارە جیاوازێکی زۆر گەورەمان بۆ دەرەکەوێت زۆر باشە کاک ئیبراهیم دێمە لای بەڕێزم لە هەرێمی کوردستاندا لەوەی کە تۆ لە تەکی بە تایبەت لە نێو قوتابیان لە نێو گەنجان ئێوە ڕۆژانە کە ئەچنە دەرەوە کە گفتوگۆ دەکەن لەگەڵ هاوڕەکانتانە چۆن وا دەکەن کاریگەریان لەسەر دروستکەن کە ڕایان بکێشن ببنە دۆستی کتێب و وەک پێن کتێب بخوێنەوە سەرەتا پێشەوە با بزانین ئایا کوردستان خوێنەواری هەیە ئایا ڕۆشنبیری هەیە بەپێی داتایەکی نوێ لە کوردستاندا 120,000
مامۆستای قۆناغی 1 بۆ 12 ئامادەی هەیە و بە سەدان هەزار خوێنکار هەیە لەو قۆناغەیە و هەروەها نزیکەی 10,000 مامۆستای زانکۆکان هەیە و هەروەها نزیکەی 120,000 خوێنکاری زانکۆکان هەیە جگە لەوەی کە بە هەزاران و بە سەدان خوێنکار دەرچووی زانکۆکان و پەیمانگاکان ئەگەر ئەم ژمارانە وەرگرین ئەڵێن بەڕاستی کوردستان وڵاتێکی خوێنەوار و ڕۆشنبیرە بەڵام ئایا ئێستا وڵاتان ئێستا جیهان خوێنەواری گەرەکەیان ڕۆشنبیر ئێستا وڵاتان ڕۆشنبیری گەرەکە ڕۆشنبیر خوێنەوارە یان خوێنەرە ڕۆشنبیر ئەو کەسەیە کە خوێنەرە ئێمە ئێستا جگە لە کۆمەڵێک مامۆستا جگە لە کۆمەڵێک قوتابی کە هەوڵی خۆیان داوە ئەگینا هەمویان بە بڕوانامەیەکی ساختەوە گیرۆ دەبوونە خوێندنێکە خوێنکە تەنها بۆ خوێنەوار بوونە نەوەکو بۆ ڕۆشنبیر کە ساعتی ڕۆشنبیر وڵات پێشەخە جا ئێمە لە ناحیەکەی خۆمانە یاخود لە کوردستانە چیەکەین زیاتر ئەمانوێ کتێب خۆشەویستکەین لای خەڵکی ئیتر بە خەڵات پێدان بێت لەلایەن ئەندامەکانمانەوە بە ئەندامی دیکە یاخود ئەوە بێ کە کۆڕیان بۆ ببەستین و هەروەها بەیەکەوە کۆبینەوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە پشتگیری لەم ڕۆژانە بەداخەوە کەواتە مامۆستا دەرواز یعنی بۆچی ئەبێ دۆستی کتێبی ینی گەورەی کتێب یعنی کتێب ئەوەندەیەنەیە گەورەیە ئێمە بتوانین دۆستایەتی بکەین گەورەی کتێب لە چیایە یعنی ئێمە بتوانین دۆستی بین وڵا هەر بە نمونەی باجا بەرەساندم ڕۆژی برادێکم تەلەفۆنی بۆ کەسێک کرد کە نەکی وەفاتی کرد بوو گوتی سەلام عەلەیکم وتی عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا نەیزانی قسە چی بکات لەم لا پێمان وتمان بڵێ خوالی خۆشە وتی خوالی خۆشە لێ خوای گەورە دو ناخۆشتان بێ ئینشەڵڵا خوای گەورە سەبووری ئارامیتان وتی خوای گەورە لی خۆش بێت و سەبووری ئارامیتان پێبەخشێ وتی فڵان کەس بەخوا من نازانم قسەکەم ئەو کەسە بۆم قسەکانم پێ من ئەیلێمەوە یعنی بەداخەوە دوورکەوتنەوەمان لە کتێب لە ئاستێکی ئەوەندە لاوازایە کە خەڵک بەڕاستەکەن توانە قسەکە نیشینیە یعنی بەداخەوە ئەیکە کەناڵی گەڕاگەتی بەیانی لاوازە بێ ناتوانێت لە ئاسی ڕۆشنبیر زال لاوازە بێ نازان چۆن لەگەم ناڵ تەعاملکە چونکە خۆی کەسێکە بخوێنەوە ڕۆشنبیر بێ ئەزان لەگەم لا چۆن تەعاملکە چونکە تەعاملکردنی مناڵ لەگە پیرە جیاوازە ئەزان چۆن گەنجە ڕەفتار بکە ئەچان چۆن کەسێکە کە چۆتە قۆناغی هەڵسەیی چۆن ڕەفتار بکە کەسێکە چۆتە قۆناغی تەمەنی هەیە چۆن ڕەفتار بکە بەداخەوە ئێستا کەسێکە نەخوێندا بێ ئاگادار نیە بەم شتانە نازانێت ئاسی خوێنەوە کە چەند سوود استفادە هەیە جگە لە قسەکانی تەتەڵاکە بۆنە کەسێکە نەخوێنەوە چۆن قسەکەن ئاوا قساکە بەس ئەگەر کەسێک بخوێنەوە قسەکانی وەکو قلی تەزبیح بەدوای کاتێ بە جوانی قسەکانم بۆکە زۆر باشە باس لە چالاکیە کرد لەبەرەوە پرسیاری وڕایم دەرفەتمان زۆ کەمە وتە گەورەی کتێب بە چالاکیەک بە شێوازی بۆتان دەسەلمێنین کە گەورەی کتێب تاجی زێڕینە عەقڵی فەریاد ڕاست بەڵام ناچێتە سەری هەموو کەس گەورەی کتێب لەوەدایە کە خوای پەروەردگاریش کتێبی هەیە هەر کەسێک کتێب خوێنێتەوە سێ جای بەرامبەر بە کەسێکە کە کتێب ناخوێنێت حەقە بەس لە ژیانی ئیمامی مالیک وربینەوە ئەنجا ئەو کەسانی کە ئاڵێن کتێب تەنها کۆمەڵێک وەرەقە و وەرەقەی بێڕوحە تێبگەین ئیمامی مالیک ئەوەندە عەشقی زانست بوو بنمیچەکەی خۆی هەڵدڕی و دارەکانی ناوی فرۆش بۆ وەرگرتنی زانست کتێب بە زبری قسە ناکات دڵتان ناڕەنجێنێت بەنە منەش ناتان ترسێنێت تەنانەت ئەو کاتانی حەزیشتان پێ نییە تەنانەت ئەو کاتانی حەزیشتان پێ نییە بەوانەوتنەوە بێزارتان ناکات ئەگە پارەت نییەوە تێ بە جیانە گەشت بکەی ئەوە بزانە لاپەڕی هەر کتێبێک کۆڵانی وڵاتێک ماڵی بێ کتێب وەک لاشەی بێڕوح وایە لاشەی بێڕوحیش دایم لەناو گۆڕدایە ئەوانەی دەگەڕن بە شوێن ئاسوودەی دڵ و دەروون و خێزان و چێژبینی لە ژیاندا با کتێب بخوێنەوە بەڵام با کتێب گەلێکی باش هەڵبژێرن لە کۆتایە ڤیکتۆر هۆگۆ ئەڵێ خۆشبەختە و کەسێ دووشتی هەیە یەکەم کتێبی باش دوم دۆستێکەیە کە هاوڕێی کتێبی باشە دەستان خۆش بێ بەس مامۆستا دەرواز من پرسیارێکی تایبەتم بۆ توێ لە بەرەوەی وەکو پیشەی مامۆستایی ئێوەش مامۆستایەکی خوێندکار بەڵام مامۆستا دەرواز وەکو مامۆستایەک لەناو قوتابخانەکان لە خوێندنگەکان ئەو سیستەمەی ئێستاکە ئێوە پێی مامۆستان و دەرزی پێڵێنەوە تا چەند پاڵنەرە یان ئاسانکارە یان هۆکارە وا بکات کە خوێندکارێک کە لە خۆناغەکانە ئەوەی ئیلتیزاماتی خۆی هەیە بەجێگەی خۆی لە پاڵیش یا پاڵنەر بێ بخوێنێتەوە یان بەمانەیەکی تر سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان وا لە خوێندکار فێرخواست قوتابیەکات پاڵنەر بێ هۆکار بێ پێی بینێرێ بۆ کتێبخانەکانی دەرەوەی خوێندنگاکەی بۆی بخوێنێتەوە بەداخەوە لەم وڵاتی یابان لە دوای جەنگی جیهانی دووەم بە خوێنەوە هەڵسایەوە بەڵام ئەگەر سێریکی من وەکو مامۆستایەکی زمان و ئەدەبی کوردی قسەکە بەدەسایە
سێرێکی لە کتێبی کوردیە لە بەشی سێمە باسێکی نووسرا خوێندنەوە من پرسیارم لە زۆر تەلەبە کردو کاتێک چوونە قوتابخانەکانەوە هیچ مامۆسای بەداخەوە ناڵم هیچ بەڵام زۆربەی مامۆساکان گرنگی بە خوێندنەوە نادەن گرنگی بە بەشی خوێندنەوە نادەن ئێمە لەنا خوێندکاران بەداخەوە بەتایبەت خوێندکارانی سەرەتایی داهاتووی ئەم وڵاتە من لێرەم پەیاماگەرم داهاتووی ئەم وڵاتە لە 10 ساڵی داهاتوو ئەبێ بەزدەڕەبی بە دوای کەسێکا بگەڕێ کە خوێندەوار بێ واللهی مامۆستا هەبوو خۆی مامۆسایە وتێتی سوێن بەخوا 2 میلیۆن 3 میلیۆن دینار دەدەم بەو کەسەی بەس مناڵەکەم فێری خوێناریکە نەفەرێکی تر گوتی سوێن بەخوا سوێکی سارەکەم بەدەم دەست کەسی مناڵەکەم فێری خوێناریکە ئەو ڕۆژە برایەکمان مناڵێکی یەکی سەرەتایی ئاخر تۆ سێ ئەم عەقڵەتی مناڵێکی سەرەتاییکە گوتی مامۆسای بەرز ها بەرە گوتی مامۆسای گوتی بەڵێ گوتی حکومەت هاتووە قوتابخانەمان تازە بۆ کاتەوە لە 15 ڕۆژ داوام بکەین ئەخە مامۆسا بەرز بە 15 ڕۆژ کوێ من ئەتوان فێری خوێندنەوە بم هەر زمانی کوردی سێ حەو پیتە ئەخە بە 15 ڕۆژ چ فێری چێ بێ مامۆسا بۆی وێتی بە جملە فێریکەی ماسای لە هەفتەکە پیتێک بەخۆ ئێستا سێ پیتی فێرەکەم لە ڕۆژەکە جگەلەوە مناڵێکی یەکی سەرەتای عەقڵەتی بووە بشکێک کە بڵێ مامۆسای بەرە بە 15 ڕۆژ فێری خوێندنەوەی نام بەس کەرتی پەروەردەم سەرۆوەزی ئای پاشە بۆ بیرە لە مناکەوە یعنی بەقەت ئەم منداڵ عەقڵەتت پێ ناشکێ کە منداڵ بە 15 ڕۆژ فێر نابێ زۆر سپاس بۆ ڕێز کاک ئیبراهیم مەجید وەروەها کاک زانیاری ئیبراهیم و کاک دەروە زۆر بەخێر بێن سپاس دەشتان ساغ بێ و سەرکەوتوو بن و ماندوو نەبن بەڵێ بینەرانی عەزیز بە یارمەتی هاوکارانەوە لەگەڵ هاوکاران شوان محەممەد بەرنامەی پیاوی ڕۆژمان پێشەشون نەخوازی کە تاوای بلو باوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی عەزیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەست پێ بێ خواتان لەگەڵ